بەڕێزان لەرکەن سڵاتان لەبێ خۆشحاڵم بۆ جارێکتر بەگیارتان شاد دەبمەوە دیارە لەگەڵ کۆمەڵێک نووسەر و ڕووناکبیر و سیاسەتمەداردا ئەمەوێت لە پراوێزی ئەم پێشانگای کتێبی سلێمانیدا هەندێک گفتوگۆ بکەین لەسەر کتێب و دنیای کتێبنەوەی پێش و نەوەی ئێستا ئەتوانم بڵێم جۆرێک لە گفتوگۆ هەیە جۆرێک لە تێگەیشتنی ئەوتۆ دروست بووە باسیەوە کرێ بەراورد بە نەوەی پێشوو یا پێشووتر ئێستا گەنجان کەمتر ڕوو لە کتێبن اینجا ڕوو لە کتێبن یا ڕوو لە کتێبنین یا جۆرێکی ترن لە خوێنەر ئەمەیان بەجێ هەڵم بۆ ناو گفتوگۆکەمان وەجگەلەوە بەراورد بە و پاشخانە مێژوویەی کە ئێمە هەمانە لە دنیای چاپ و چاپخانەداوە هەوڵی نووسین ئەمەوێ بەڕاستی ئەو پرسیارە بکەم تا چەند کتێب لە دنیای ئێمەدا گەشەی کردووە کتێب بووە بە پێداویستێکی سایکۆلۆژی و پێداویستێکی ڕۆحی و حتا پێداویستێکی مادی لە لای ئینسانی کورد هەر کاتێکە بەڕاستی ئێمەمانان یا کورد یا خەڵکی ئەم جوگرافیا گەشتەکە بە وڵاتان بە ئاسانی ئەو عشقە دەبینێت کە لە نێوان خەڵکی خۆر ئاوا دیارە بە ئەهتیمامات و گرنگیدانی جیاجیا لە وڵاتێک بۆ وڵاتێکی تر بەڵام لە هەموو حاڵەتێک جۆرێک لە خۆشەویستی و هۆگری و پەیوەستبوونە بینێت لە نێوان کۆمەلگاکانی دەرەوەی ئێمە هەم لە خۆر ئاوا هەم هەندێک وڵاتانی دەوروبەریشمان تەنانەت لە ئێران و تورکیا بۆچی لە دنیای کووردا ئەم عشقا ئەم خۆشەویستیە ئەم پەیوەستبوون و وابەستەیە بە کتێبەوە وەکو پێویست نابینرێ جگەلەوە لە ناو پێشانگاکانە بەڕاستی بەشێکی زۆری مشتریەکان یا کڕیارەکانی ئێمە کڕیاری کتێبن بەڵام ئەو کتێبانە بەڕاستی لە پێشانگای کتێبەکەی سلێمانیدا من سەرنجمدا بە تایبەتی ئەوەی کە پەیوەندی بە دام و دەستگای وەشاندنی وڵاتانی دەوروبەرەوە کە لێرە بەشداریان کردەوە بە تایبەت کتێبە ئەکادیمی و زانستیەکان هیچ نەبوون جگە لە توێژینەوەی ماستەر و دکتۆراکانی زانکۆکانی دەوروبەرمان بەڵام بەداخەوە ئێڵم هیوادارم ئەوان کە لێرن دواتر قسەی لەسەر بکەن من زۆر وەشان خانم بینی لێرە زۆر دام و دەستگام بینی زۆر ڕووناکبیرم بینی بەڵام ئەوەی کە لێرە نەمبینی وەزارەتی ڕۆشنبیری کوردستان و وەزارەتی خوێندنی باڵا بوو ئێمە نازانم بەڕاستی بە ملیۆنان دۆلار لە زانکۆکانی ئەم وڵاتەدا سەرف ئەکەین بۆچی پرۆژێکی گەورەی وەشاندن و چاپکردنی توێژینەوەی ماستەر و دکتۆراکان جارێکی تر نەبێتەوە بە سەرچاوە بە زمانی کوردی بۆ ئەم وڵاتە بۆ مێدەی سەرنجشان ڕابکێشم میوانەکانم بەڕێزان مامۆستا هەواڵ کوێستانی ناوێکی دیار و نووسەرێکی دیار لە کوردستان نازانم بڵم سیاسەتمەدارێک بە تامی ئەدەب یا ئەدیبێک بە تامی سیاسی هەروە مامۆستا جەعفەر بە هەمان شێوە قەڵەمێکی جوانی کوردی دیسان لێرە و لە هەمان کاتدا بۆ خۆتان نزان سیاسەتمەدارێکیشە کاک قوتەیبە فازل نووسەر و لێکۆڵەر پێشتر ڕایشکار بۆ لە چاکسازی گەورانی سلێمانی هەروە مامۆستا ئاماد دەمیرهان بەڕێوەبەری گشتی یادی نەتەوەی بارزانی هەروە کاک هەژار مەجید بەڕێوەبەری ناوەندی ئەندێشە کە دیسان ناوێکی ناسراوە لە دنیای کتێبدا هەروە خاتوو ساڤۆ سەردار خوێنەری و خوێنکاری زانکۆ هەروە کاک پێشەوە محەممەد خوێنەر کە ئینشاءڵڵا ماوەیەکی تر مقابلەیەکەم وەکو ئەدیب بە تایبەتی ئێستا کۆمەڵە هەوڵی جوانیە بۆ نووسین ئێمە بۆشایەکی گەورەمانێ لە وڵاتەدا ئەویش ئەدەب و چیرۆکی مناڵانە هیوادارم وەکو ناوێکی دیار ئەو هەوڵانەی هەیەی لایەندا دیداری لەگەڵ بکەم بۆ مێدەی سەرنجی ئێوەش ڕابکێشم بابێکەوە لەگەڵ میوانەکانم وێڕایی بەخێراتنتان بە سەیری ئەم ڕاپۆرتە بکەین فەرمونون ڕۆژانە سەر و 10,000 کەس سەردانی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێبیان کردووە ئەمە بەپێی ئاماری ڕێخەرانی ئەو کارە زۆرنەی ئەوانشی چوون و بە کتێبەوە هاتوونەتە دەرەوە گەنجن تا ئامادەکردنی ئەم ڕاپۆرتە لە پێشترین کتێبی فرۆشرا و ڕۆمان پاشان پەرتوکاینەکان دواتریش بیرەوەری سیاسەکان و پاشان زانستی ڕۆمان فکری فەلسەفی ینی بەگشتی نامێ بوەستم تەنیا لە دیوێکە ئەمەوێت بە هەموویە ینی سیر بکەم خوێنمەوانێ تەنیا لە بوارێکە نا لەبەرەوەی کە زۆر پێویستە چونکە ئەگەر بە تەنیا لە جەناحێک بخوێنیتەوانێ لەوانەی تر بەجێ ئەمێنیت دەمێکە چاوەڕێم فستیڤالم کتێبەکانم بکڕم وەکو دایکشم وتی بەبوونێم قەیرانەوە چاوەڕێم داشکان نەمەکرد تۆزە کتێبەکانم بکڕم زیاتر حەزم لە کتێبی کۆمەڵایەتیە دەرونی ڕۆمانەکانی بەختیارم زۆر حەز لێ بەختیار عەلی لە ساڵی 2014 حکوومەتی هەرێمی کوردستان کەمترین کتێبی لە نێوخۆدا چاپ کردووە
وڵاتانی ئێران پاشان لوبنان و تورکیا زۆرترین کتێبی کوردیان چاپ کردووە بەو پێی لەوێ نرخی کەرەستەی خاو تێچوون کەمترە. 5 کتێبم کڕیوە لە ماڵەوە هەمان بۆ چوونم بۆ کردوون و لەبارەی خوێنومەتەوە بەدڵم بووە. ئیتر لە ماڵەوەش ڕۆژانە کاتێ سەعیمنی و کاتم هەیە کتێبەکانە خوێنمەوە. کاتێک هیچ نییە بیکەم یعنی بەمانەوە تام خۆم مەشغوڵکەم یان بەعزێکیشیان قاتێکە پێڵێ یعنی ئیسفادەی هەیە نامەیەکە بۆ ئەگەیەنێت. بێجگە لە کتێبە ئاینیەکان بە حەقەت حەزم لە بواری مێژوو هەیە، حەزم لە کتێبە فەلسەفیەکان هەیە بە حەقەت بە زۆری دەشان خوێنمەوانێ و ئیسفادەی باششم لێ بینیون. واروە بێجگە لە بواری ئاینی مەسەلەن کۆمەڵە کتێب هەن کە پەیوەندیان بە ئاینەوە نییە بەڵامشی زۆر باشیان تێدایە. نەوەیەکی نوێ دروست بوون کە بە گوتەی وەشانخانەکان تەمەنیان لە نێوان 15 تاوەکو 35 ساڵدایە و خولیای کتێبی ئینگلیزی و ڕۆمانە بیانیەکانن. دوو جۆر زۆر ئەخوێنرێتەوە، مەسەڵەن ئەو نۆڤڵەکان ڕۆمانەکان بە تایبەتی ئەوانەی کە فیلمن یان دراما ئەمریکیەکان مەسەڵەن وەکو گەیم ئۆف ترۆن لەگەڵ کتێبەکانی گەشەپێدانی مرۆیی هەمومان ئیژەکەین بۆی باشتری بکەین و فەزایەک دروست بکەین خوێنەر و کتێب ئاشکەینەوە پێکەوە چکە تۆزێک دووریەکەیە ئەو دووریە ئابووریە تەندروستیە بێزاریە کۆمەڵێ جانبا بێ ئەو شتانە چاپ بکەین بۆی بتوانین جارێکی کە خوێنەر نزیک بێتەوە لە کتێب. لە سێ وەرزی پڕقەیرانی دارایی و تەندروستی هەرێمی کوردستاندا ئەوەی کۆمەکاری کتێبخانە ئەهلیەکان بوو فرۆشتن بە ڕێگەی ئۆنلاین و سۆشال میدیا بوو کە بە نرخێکی کەم دەگەێنرایە ماڵەوە. لە دۆخی ئەمڕۆی جیهانگیریدا کە وەک دەگوترێت دنیا بووە بە گوندێکی بچووک خەریکە سۆشال میدیا جێگە بە کاغەز لێژ دەکات هەروەک چۆن لە بواری ڕۆژنامەدا ئەمەی تا ڕادەیەک بردە سەر. بەڵام بۆ کەسانەی کە کتێب بە خۆراکی ڕۆح دەزانن ئەوەی پێشتر گوتم یەکجاروانیە بەڵکو لای ئەوان تام و چێژ لەوەدایە خۆیان بە 50 کاغەزەکان هەڵبنەوە نەک بە لەمسی سەر شاشەی مۆبایل و کۆمپیوتەرەکانیان. ئەرکان عەلی ڕوودا و سلێمانی. پانجارێکتر سلااوان لەبێت لە مامەسا هەواڵ کوێستانیەوە دەست پێەکەم بە خێربەن سەر چاوەکانم سپاسە دەکەم. دیارە پیرۆزباییشتان لە یەکەم بیرەوەریەکانی ئێوە و بیرەوەریە سیاسیەکان لە سەر ڕەفەی فرۆشتن باز لەوە کرێکە سێەم بووە یاواتە گرنگیدانێکی زۆر هەبووە پێی. بە گفتوگۆکەمان سەرەتا لەو تەورەوە دەست پێ بکەین بەراورد بە نەوەی ئێوە هەستەکەن ئەمنەوەیە گرنگیدانی بۆ خوێندنەوە چۆنە؟ من پێم وایە لە سەردەمینەوەی ئێمەدا کە کتێبمان نەخوێندەوە بازاڕی کتێب زۆر کەم بوو. لە شوێنێک وەکو سلێمانی هەموو چەند مەکتەبەیەک چەند کتێب فرۆشێک هەبوو. اینجا ڕەنگە مانجی کتێبێک دوو کتێب سێ کتێب دەرەچوو. زۆربەی کتێبەکانیش یا دیوانی شعر بوو یا چیرۆک بوو، یعنی کتێبی زانستی یا ڕۆمان یان کتێبی بایۆگرافی و ئەوانە نەبوو یان زۆر دەگمەن بوو. مەسەلەن گۆڤارێک دەرەچوو گۆڤاری بەیان دواتر گۆڤاری کاروان دەرەچوو هەنێک گۆڤاری تریش بە پچڕی دەرەچوون. چەندێتیەوە هەستەکەنەوەی ئێوە خوێنەرتر بوونیا؟ من پێم وایە لە ڕووی چەندێتی چاپکراوەکانەوە ئەو کاتە زۆر کەم بوو بۆیە خوێنەر زیاتر دەرەکەوت. ینی تۆ وات ئەبینی کە خوێنەرێکی زۆر هەیە لەبەرەوەی بازاڕی کتێب بازارێکی زۆر سنووردار بوو. بەڵام ئێستا ڕەنگە مانگانە دایان کتێب دەرچێ بە جوورەوەی کە چاپخانەکان کتێب چاپەکەن و لە با بڵێم لە سۆشیال میدیا ئەبینی چەندین کتێب مانگانە چاپەکرێن. من پێم وایە ژمارەی کتێب یەکجار زۆرە و خوێنەریش زۆر زیاتر بووە لە جاران. بەڵام دیارە ئێستا سۆشیال میدیا ڕۆڵێکی زۆرە بینێ بە تایبەتی ئینتەرنێت لەوەی کە من ناڵێم ئینتەرنێت خەڵکی ئێمە بەکاری دێنێ بۆ خوێندنەوەی کتێب. ئەوە لە ڕووی چەندێتیەوە لە ڕووی ئەمێ وەڵامەکەم دەستگیر بێ لە ڕووی چۆنێتیەوە بەراورد بەنەوەی ئێوە. من پێم وایە لە ڕووی چۆنیایەتیشەوە
خوێنەر ئێستا زیاتر و باشتر و هوشیارترە و زۆر ڕەخنەگرترە لەنەوەی پێش مامۆسای بەڕێز ئەگەڕێمە وڵات مامۆستا جعفەر کۆکی لەگەڵ مامۆستا کوێستانی کە لە ڕووی چەندێتی و چۆنێتیەوە خوێنەری ئێستا زیاترە. من پێم وایە دنیا بەرەو پێشەوە ڕۆ ئێمە بەرەو دوا ناڕۆین باشە ئەوە وەختی خۆی لە ساڵی هەفتا لە پیاکم پرسی کە لە حزبی هیوایشی کرد بوو وتم ئەو سەردەمەش یعنی گیانی عشرەتگەری ئەوە بەهێز بووە ئەوتی کوڕم بۆ وا تەسەورەکەی یعنی ئەو زمانە لە ئێستا پێشکەوتوتر بوو بێ یعنی ئەوە نەختێک لۆجیکی نییە با بڵێن لە وەکو خۆی ئەوجا من پێم وایە خوێنەری ئەو سەردەما یەک بابەت بووە هەر بابەتی سیاسی و ئێمە هەندێک مصطلحات فێر بین و بچین کاری سیاسی بکەین سەری خەڵکی پێبێشێنین خوێندنەوەی ئەو سەردەمەش تا حدێک یعنی ئەوەی هربەرت مارکۆزە ئەوەی ئەڵێ ینی مرۆڤ یەک ڕەهەندی ئێستا فرە ڕەهەندە مرۆڤ وەکو ئەو سەردەمە نییە ینی ئەو سەردەمە بەست و یەک ئاست بووە کتێبەکانی ماوزستۆن وەکو ئەو گروپی ئێمە مەسەرەن ئەو خەڵکی کە ئێمە بەیەکەوە یەکترمان ناسی و ینی لە نزیکەوە کارمان بەیەکەوە کردووە ئەو زمانە بەس کتێبەکانی ماوزستۆن بەلامانەوە گرنگ بووە مەسەلەن شعری لەتیف هەڵبەت و ئەنوەر قارجاف و نازانمە و چەند کەسێک کە شاری بەرگری ئەوانەمان بەلاوە گرنگ بووە ئەنجار خۆی ئەمە گۆڕانێکی ڕەنگە نەوعی بێت لە مەسلەی بیرکردنەوەی ئێوەشدا ئەوەی کە ئێستا ئێوە پێی دەڵێن بۆ نمونە ڕەنگە هەر هەندێک مفرداتی سیاسیمان لەبەر کردە و سەری خەڵکمان پێوە بێشانە لەوانەیە تۆ هەواڵکێستانی ئەو ڕۆژگارە کەسێ بەو ئالیەتی خەباتی ئەوەی بوو تا سەرمان مێژێنێت و ڕەبوونە بەڵام ئێستا بە دیدێکی نەقدی سەیری ئەو ڕابردوواکەن ڕەنگە ئەمەش خۆی بەرەمی کتێب بێ وەنیە من پێم وایە ئیساتە مجتەمەعێکی کراوەترە ئەو کۆمەڵی ئێمە تا ئەژینی ساتە کراوەترە خەڵک من لە دەوروبەرەکەی خۆمەوە سێرەکەم زۆربیانە چەند کتێبی ئینگلیزی پیاکەن یان پەیوەندیان هەیە بە هەندێک ناوەندی جیهانیەوە ئەلێەوە کتێب وەرەگرن و پەیوەندیان لەگەڵ کتێبی جاجا هەیە کە وەکو ئەو سەردەمەی ئێمە نییە کە سەردەمی با بڵێن هەفتاکان تۆ تەنها من جارێکیان مەلە بەختیارم تازە ناسی بوو وتی چی هەیە بیخوێن و منیش چوم یەک مەجموعە چەمکی بڵێن سیاسی 1970 چەند گوشت وتم ئاوە بخوێنەوە جێسەش باسێکایسە ئەڵێ من هەر ئەوانم خوێندوتە ئەوم ئەڵێ بەڕاستی زۆر سوودستا لە هەر بوارێک سێرەکەی جاران هەر ژمارەی کتێب کەم بووە من وەکو نمونەیە ئەڵێم ئەوەی ئەو کتێبەی مصطفی نەریمان وەختی خۆی دەری کردو لە ساڵی 1986 لیستی کتێبی کوردی هەموو کتێبەکانی تیا بیبلیۆگرافیای کتێبی کوردی 2700 کتێبە شتێکی وایە من هەر بڵێن ئەو ساڵە بەڕێکەوت لە ئەڵمانیا سەیری لیستی کتێبەکانی ئەڵمانیامە کرد ئەو کاتە لە ئەڵمانیا لە یەک ساڵە 6,000 کتێب یان ئەنوانی نوێ هاتوتە بازاڕۆجیکە لە ئەنوانە کۆنەکان مەسەلەن کانتە هێگەڵەکەیەکەیە ئەوانە بە ئەنوانی کۆن حسابەکرێت بەس ئەوەی نوێ بەس ئەنوانی نوێ کە یەکەمین جارەکەوتە بازارەوە ئەو کاتە 6,000 کتێب بووە لای ئێمە لە دەمانگی ڕابردووە بەڕێزکێستانی 3,000 ناونیشان هاتۆتە دەرێ زیاتر لە 3,000 ناونیشان بۆ دنیای ئێمە کەم نییە وەنیە زۆر 3,000 ناونیشان من هەر یەک ئیزافە بۆ قسەکەی مامۆستا جعفەر کە ئەڵێ لە مانگێکە 6,000 کتێب ساڵێک بوو برە لە ساڵێکە من چوون بۆ کتێبخانەی نیشتیمانی بەریتانی ئەم کتێبم بە دیاری پێدان وتم ڕۆژانە چەند کتێب ئێوە وەرەگرن ئەوت ڕۆژانە 5,000 کتێب و نامیلکە وەرەگرین ئێمە زۆر باشە بینەرانی بەڕێز ئەوە دیارە تێگەیشتنی دوو پیاوی خوێنەوار بوو کە لە بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردیا خەباتیان کردووە و دوو کتێبی بیرەوەری زۆر جوانیان نووسیوە بەڕاستی ئینجا بزانین تێگەیشتنی نەوەی تازە چیە و ئێوە ژیوادارم سوود لە تێبینی و تێچێنەکانتان ببینم هەر سەرنجەکتانەیە لەسەر مەسلەی کتێب خوێنەر خوێندنەوە وەرگێڕان پێداویستی کتێب تووڕەبوون لە کتێب هەموو ئەو شتانی کە لە ئەتانەیە من باسی بکەم لێرە بۆ بنووسن سپاسانەکەم ساڤۆ سەردار خوێنەرە و خوێنکاری کۆلێژی ئەندازیاریە بزانین تۆ چی ئەڵێی لەسەر دنیای کتێب
لە چ شتێکا سەرنجە لەسەر قسەکانی ئەمان هەیە لە ڕووی چەندێتی و چۆنەتی کتێبەوە و عشقی تۆ و کتێبیش ئەگەر قسەی لەسەر بکەی سپاسە دەکەم. سەرەتا سڵاو لە هەموو بینەرانتان و زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. ڕاستی منەگەر بمەوێت لەبارەی خوێندنەوە و دۆخی خوێندنەوە قسە بکەم پێم وایە پرسیارێکی زۆر قورسە و تەنها ئەتوانم لە ڕێگەی ئەزمموی خۆمەوە باسی بکەم چونکە ئەو ینی جوابدانەوەی ئەو پرسیارە پێویستی بە لێکۆڵینەوە و گەڕان و کۆمەڵێک داتا و ئامار هەیە و ناتوانین بە شێوەیەکی مطلقی قسە. بەڵام بۆ نمونە تۆ لە زانکۆکەتە ئێستا لە دنیای ئەماندا یا بیرەوەری ڕووناکبیرەکانی پێشوو ئەیگەڕنەوە ئەینووسن کە کتێب هەبووە بۆ نمونە تا ئاستی هەلابوون و هەڵوەشان و دڕان دەستا و دەستی کردووە تا چەندە کتێب مناقەشەیە لە ناو ئێوەی گەنجا لە مەکتەب. ڕەنگە ئەو بابەتە کەمێک ناومێدکەر بێ بەڵام لە ئێستا ئەوەنی کە ینی ڕاستە ژماری دانیشتوان لە چاو ئەو کاتە ژمارەیەکی زۆرترە بە حکمیەوەی ئەو کاتە ژماری دانیشتوان هەندێک کەمتر بووە لە ئێستا بەڵام لەگەڵ ئەوەشە ڕەنگە خوێندنەوەکانی ئەو کاتە ینی ڕەنگە کەم ماڵ هەبوو بێت لە هەر کەم ماڵ هەبوو بێت کە کتێب تایە وجودی نەبوو بێ بەڵام لە ئێستاە کە من ئەو کەسانشی کە ئەخوێنەوە چ بگا بەوەی کە هەموو ماڵێک و کتێبخانەی خۆی هەبێت. ئێستا بۆ نمونە لە سناپی جیلی تازەیە یا لە ئینستاگرام و شتەکانە ئەوەندەی کە سفرە ئەوەندەی کە جلوبەرێک پیشانەیرێ یعنی هەستەکەی ئەوەندەش بۆ نمونە کتێبی تازە ئەم مۆزوعانە ببێتەوە بە شتی سۆشیال و گشتی بەجددی خۆی ڕەنگە سەردەمەکە بە شێوەیەکی ینی بە شێوەیەکی بەربڵاو هەموو ئەو سەر ینی ئەو جۆرە بێ کە جۆرەکە لە ڕووکەش پەرستی وەک لەوەی کە جەوهەر پەرستی بێ و بە شێوەیەکی گشتی کتێب کاریگەری هەیە لەسەر جەوهەر وەک لەسەر ڕووکەش بۆیە کە منەوە ئینسانانەی کە لەگەڵ ئەم سەردەمی بە تەکنەلۆژی بوون و ئەم سەردەمی ینی بەربڵاویە جیهانیا بیانەوێت بخوێنەوەیان بەرەو ڕووی کتێب بچنەوە. بەڵام سەردەمی هاتنە پێشەوە و کارابوونی تەکنۆلۆژیا و بە ڕەنگە بەدیوێکە ئەمەش سوودی بۆ کتێب هەبێ بەڵام مەبەستم ئەوەیە زۆر کەس وا تەفسیریەکە ئەمە ناودژە یا نوعی لە تەزادی هەیە لەگەڵ گەشەی کتێبە نا بە هیچ جۆرێک ئێستا ئەوەشی کە لە سۆشیال میدیایان لە کۆمەڵ لە ڕێگەی دۆست و برادەرەکانمان و ئاشنین بە کۆمەڵە کتێبی باش ڕەنگە لە سەردەمی ینی بەڕێزان چۆن بڵێ لە ڕێی کۆبوونەوەی خۆیانەوە لە ڕێگەی کۆبوونەوە دەستە و تاقمی بچووکی خوێندنەوە مناقەشەی کتێبیان کردوێ بەڵام ئێستا بۆ نمونە ئیشەکە بۆ ئێمە زۆر ئاسانترا توانی لە ڕێگەی مۆبایلەکانمانەوە ئەو مناقەشارتانە بکەین کە هیچ پێویستیش ناکا بەڵام وتە بۆ نمونە لە ناو کچان و کوڕانی هاوتەمەنی خۆتە تۆزە شتەکە زۆر کەمە زۆر کەمە و زۆر ناومێت کرد لە زانکۆ لە کۆڕ و کۆبوونەوەکانە کەمترین مناقەشە لەسەر کتێب هەیە بە شێوەیەکی گشتی کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکی دژە کتێبە یعنی نازانم ئەم قسەی ڕەنگە کەمێکیش قرس بێ بەڵام کۆمەلگایەکە لەبەرەوەی کە کتێب بیرکردنەوە دروستەکە بیرکردنەوە بەرەو گومان تا باگومانیش هەمیشە پرسیار بە دوای خۆیانەوە لە لای ئێمە پرسیارکردن تا ئێستا نەبووە ینی نەبووە چۆن بڵێ پێداویستیە کە پێویستکە ئێمە پرسیارمان هەمان کولتور تۆ خۆ تەزانی خەلفیەت و پاشخانی کولتوری ئێمە تا ڕادەیەک هاوشێوەیە لە ڕۆژەڵاتی ئێمە کاریگەرین بە نەتەوەکانی چواردەورمان ئێمە ئەقینا نەتەوەکانی چواردەورمان حتا بەراورد بە دنیای فارس بۆ نمونە لەوێ شۆڕشی 1 ملیۆن کتێبی هەیە بۆ نمونە بۆ خۆ تەزانی لە فکر و سینەما ڕۆژ لە دوای ڕۆژ سەر ڕایم و سانسۆرە سیاسی و کولتوریەکان بەرەو پێشەوە ئەڕۆن ئەگەر کولتوری ڕۆژهەڵاتیانەی دژە گومان و دژە پرسیارەیە بۆچی تەجروبەی دەوروبەر وامان پێناڵە لەبەر ئەوەی ڕەنگە ئەزمموی ئێمە لەگەڵ چواردەورە ئەزممونێکی جیاواز بێ ئێمە ڕەنگە ئێمە ڕوبانی لە ڕووی ڕوبەر و لە ڕووی دانیشتوان و لەوان کەمترین و ئێمە بەردەوام لە ژێر زەبری پارچە بوون و جەنگ و قڕکردنی معنەوی و عنی واقعیشا بووین عنی ڕەنگە ئێستا ئێمە گەر بچینەوە سەر مێژووی کۆنی خۆمان بگەینە سەر ئەو ڕاستی ڕەنگە چەند ساڵێک بێت خات و ساڤۆ بمبورە گفتوگۆی گەنجان ئەگەر لەسەر کتێب نییە زیاتر چ شتێک فەزای مێشکی دنیای ئێوە و خوێندکارانی زانکۆی داگیر کردووە لە دەرەوەی کتێب مەبەستم تۆ نیە ینی من ئاخر ئەتوانم تەنها لە ئەزمموی خۆمەوە قسە بکەم من ناتوانم لەسەر ئەزمموی ئەوانی تر لەگەڵ بە حکمیەوەی من خۆم ئەخوێنمەوە ئەوانشی کە لێمەوە نزیکن هەروانن کە لەش یاین چۆن بڵێ لە تایپ و لە شێوازی بیرکردنەوەی خۆمنەوە ئەخوێن کەمینەن کەمینەین بەڵێ تووشی نامۆی و اختراب نەبوون لە ناو فەزا گشتیاکە خۆی بەگشتی کتێب ینی خوێنەوە هەموو کات جۆرێک لە خۆبوون و نامۆیەکت بۆ دروستەکە شتێکی تەبیعیە نەک لەلای هەموو کەس زۆر باشە کاکە پێشەوە یعنی ئەمە ڕای تۆ بزانم لەبەرەوەی کە بەڕاستی خوێنەرێکی باشی سەر و سەودا و مامەڵەی ئەم نەوەیە لەگەڵ کتێبە بەراورد بنەوەی پێشوو ئەوەی کە لە ڕێگەی کتێب و خوێندنەوە
لە ڕێگەی بیرەوەریەکانیانەوە ئاگاد لەنەوەی پێشووە و لەگەڵنەوەی ئێستا شەژی چۆن شیکاری بۆ ماکی ڕاستی من خۆشحاڵم لەگەڵ ئەو دوو مامۆستا بەڕێزای دانیشتوم کە بە پێچەوانەی بەشێک لە جیلی خۆیان دان بۆیانێن کە جیلی ئێستا باشترە خوێنێتەوە و جیلی ئێستا تا ڕادەیەک پێشکەوتوترە لە مەسلەی بەهۆی تەکنۆلۆژیا و بەهۆی پێشکەوتنی ژیان و ئەوانەیە لە نەوەی مامۆسایان بەڕێزان. ئەوەی کە مهمە کە لەگەڵ پێشکەوتنی ژیانە خەیاڵ و تەماعی ئینسان بەرەو پێشەوەیە. جیلی ئێمەش لەگەڵ پێشکەوتنی ئەو دنیاە لە تەماعیشمان بەرەو پێشترە چێ. ئەوەی کە لە سەردەمی مامۆستایانە کتێبێک کە تا دراوە دەستا و دەستگەڕاوە بەراورد نییە پێوە نییە بۆ ئەوەی کە لە جیلی ئەوانە خوێنەر زیاتر بۆک لە جیلی کتێب بکەم بووە بێڵە. ئەمڕۆ بەڵێ هەموماندان بوایانین کە خوێنەر لە کۆمەڵگەی ئەمەیە لە ئاستی پێویست و لە ئاستی تەماعی تاکی کوردیان نییە بەڕاستی. بەڵام ئەوەی کە جێی دڵخۆشکەریشە لە بەرامبەر ئەوەیە ئەم هەموو چاپخانەی کە ئێستا هەیە کە ڕۆژانە کتێبی تازە چاپە بێ هەمووشی بە تیراژی 1000 و 3000 ئەوانە و ئەشفرۆشرێ جێگەی ئمێ دوو دڵخۆشیە بەڕاستی 6 ملیۆن هاو نیشتیمانی زۆر کوردستان کەم نییە ئەو تیراژان نمونە بۆ نمونە وەکو لە وڵاتی وەکو ئێرانە لەوە چێکا گەژار باشتر بزانێکە تیراژی کتێبیان بە دەگمە نەگەر بگاتە 3000 بە دەگمە نەگەر بگاتە 5000 کتێب هەچ کتێبێکیان کە لەوێ چاپ بێ ئی نووسەرە زۆر باشەکانیان ئێمە لێرە نووسەرمان هەیە تیراژی 10,000 و 450 کتێبەکانی چاپەکرێنەوە ئەمە جێگەی ئومێد و جێگەی خۆشحاڵیە کە پێشتر بەڵێ ئیستثنا بۆ نمونە 10,000ەکە بەڵێ نووسەرێک ئیستثنایە بەس کتێبەکانی ترمان بە مەعدەلی 1000 نووسەرە باشەکانمان 2000 3000 چاپەکرێن و چاپی 4 و 5 و 6 لەسەر کتێبەکانیانە ئەمە جێگەی دڵخۆشیە ئەمە دەرخەری ئەوەیە کە بەڵێ سەرڕای پێشکەوتنی تەکنۆلۆژیا سەرڵای ئەو ئاڵوودەبوونەی کە لە لای هەمووان هەیە بۆ تەکنۆلۆژیا ومێدێکیش هەیە کە ئێمە لە کتێبخانەکانەوە ئەزناکە چۆنەری کوردیا کۆمەڵگای کوردی وەکو داربەڕوو بە سروشتی خۆی گەشاکەواتە هیچ ئاڕاستەکردنێک نییەواتە مەسلەی هاندانی خوێندنەوە پرۆژە نییە مەسەلەن ئەوەی کە وتم نائامادەیە لە ناو پێشانگایەکی وا گرنگ و گەورەیە کە چەندین وەشانخانەی ناوخۆی و دەرەکی تێدا وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتی خوێندنی باڵا لێرە نین لەبەر ئەو 3000ش زۆر نییە بەڵێ کاک ڕەنج کێشە بەڕاستی شتێ حتا ئەمڕۆ وەزارەتی ڕەوشنبیری ISBN نمبر چیرەکری بۆ کتێبە ڕقەمی ئینتەرناشۆنال بێ کتێب نەعیبە ڕاستی عیبە وڵی دەرفەت هەیە بەڵام بۆ پاش ناوبڕەکە نەبێ بۆی باشتر گوێت لێ بەگرم باشە زۆر زۆر سپاسە دەکەم بینەرانی هێژا پاش ناوبڕێک ئەگەڕێمەوە. بەڕێزان سڵاتان لەبێن جابی قسباسی ئەومانە کرد بزانم من خۆم بیرم نەمابووچی مدوتم تۆ باسیەوە بوو کە وەزارەتی ڕۆشنبیری هیچ وجود و حزوری نەبوو لێرە گلەیت لیان هەیە من گلەیم لیان هەیە ئەکید دەبووە زۆر وەزارەتێکی زۆر چالاک بن ڕەنگە وەزیری ڕۆشنبیری 20 نووسەر و 20 ئەدیب و 20 ڕۆژنامە نووس نەناسێ چۆن دەتوانێت بایەخێکی زۆر بە بواری ڕۆشنبیری بدا بەڵام لەلایەکی کەشەوە بێویژدانیە کە هەموو شتەکە بخرێتە سەر وەزارەتی ڕۆشنبیری چونکە بەڕاستی تا میدیای حیزبی هەبێ تا حیزب پارە زۆرەکەی هەرێم لە میدیادا سەرفکە ئەکید لە وەزارەتی ڕۆشنبیری سەرفی ناکە وەزارەتی ڕۆشنبیریش پارەی بەدەستەوە نەبێ ناتوانێت پشتیوانی چاپخانە بکە پشتیوانی چاپی کتێب بکە ناتوانێت پەرە بەو بوارەی خۆی بدە بۆیە یەکێ لە زیانەکانی لە ئاستی مەسەلەن بەرنامە ڕێژی و بەرنامە سازیدا ناتوانرێ مەسلەی وەرگێڕان بۆ نمونە بکرێ بە پرۆژە مەسلەی کتێب مەسلەی پێداویستیە مە جەنابی دکتۆر
مەسەەن ئێستا زانم کاتەکەمان لە مامۆستا پێشەوە وەرگرتووە بەڵام مەچمەوە خزمەتی هەز ناکەی من باسی ئەوم کرد ئێمە هەموو شتێکمان لە داربەڕۆچێت خۆمان بە سروشتی گەشاکەین لە ئاستی تاک لە ئاستی کۆمەڵگا اینجا داربەڕۆیش هەندێک جار هەمیشە بەڕێکی گەشە ناکە خۆتان نەزانن هەندێک جار خواریشە بێتەوە هەندێک جار بەرەوە عەرزی شەڕواتەوە بۆ کتێبیش هەروانە بۆ وەرگێڕانیش هەروانە یعنی لە چاو ئەو بێپلانی و بێبەرنامەیە و ئەوەی کە خات و ساڤۆ باسی کرد بەڕاستی لە چاو ئەوەی کە سیستمی خوێندنی ئەمە هەر لە مناڵی و عشقی کتێبوتیا کوژێت وە کتێبی زیادت پێ ناناسێنێ بەندت دەکات لە دووتوی کۆمەڵێ منهەجی دوور لە سایکۆلۆجیەت و دوور لە بیرکردنەوە و دوور لە حەزی تۆ لە کورسیەکانی دانیشتنەوە تا دەگا بە ئوسلوبی تەڵقین هەموو ئەمانە یەکسان نییە بەوەی کە فعلەن بۆ چاوەڕێی خوێنەری زۆر بکەین بەبێ گۆڕینی ئەمانە بۆ ئەوکێ ئەس پێشی بێژم ئەس کتێبخانەوانم باشە ڕاست و من چار قتای دنیایژی کار کرد لە ئەمریکاژی کار کرد لە ئەوروپاژی لە ئەفریقاژی و لە کوردستانشی ئەس کتێبخانە ئاواتکم ڕاستە دکتۆر ئامەد نا ji bo wî me zor xwendiye mesela xwendevana xwenera çawa çêdibe yani li ti derê tişt berxwe bê pîlan û bê bername çê nabin bêguman şexs heqê wan heye gazina şexsa dikin lê esas ew ê mesûl kî ne mesûl kitêbxane ne zanko ne qutabîxane ne esas gerem gazina ji wan bikin ne ji hikûmetê jî bikin بۆ نمونە من ئەجارە ڕاستی پرۆفەسۆری کورد بم لە ئەوروپا ئەمریکا خوێندیە دکتۆرا خۆی کریە وان کتێبخانەی جوان و دەرەجە یەک دیتنە و لورێ پەروەردە بوونە ئەدوێم کاکە بۆچ تا حەول نەدا زانکۆی تە کتێبخانەیەکی وسە بۆ ئێوە چێ بکە دەبێ مامۆستا ناهێلن کاکە تو مەسئولی چەوە ناهێلن تو بکە یعنی ئیلەم تێ حکوومەت وەرە بۆ تە کتێبخانە چێکە چێ ناڵێ تو مەسئولی کتێبخانە بی تێ چێ بکەیت تو مەسئولی زانکۆی تێ چێ بکە مثلا بۆ لە کتێبخانەی ئەمریکا بۆنی منداڵی بەریا بیدایەتێ دەست کلاسێ بکەن بەرنامە هەیە دچنە کتێبخانەی کتێب بۆ ئێوان خوێنن تەشویقی دکن و دێ و بابێوان کتێب بۆ منداڵی خۆ بخوێنن بەردەوام لێ دکتۆر ئامەد سیستم وەسایە ئەvە نەبتەنێ مەسەلەن تەسیرێت وان شخصایە وان نەسۆپەرمان بتەنێ بکارن ئەف کولتور چێ بکەن ji بۆ ڕاستە ملگەلتەمە لێ گەرە ئەم تم خۆ دەست پێ بکەن یعنی من ئەس چەند ساڵە لە کوردستانی شەڕوی ناکردکەم لەگەل هەر کەسی لەگەل زانکۆیە لەگەل ئەوکێ یعنی گابێت بێم شەڕ حول ددم کو مۆتیڤە بکەم ئیشی بکەن لەڤێرێ دزانی وان کەسێن کە ژیانێکی نەباش هەنە نووسەرێت مەیە وان نە ئیدیالێکی وەسا جوانن حتا خورتێن مە بخوازن وەکی وان ژیان بکەن وەکی وان بن نە مەسەلە تەنێک و ببی وەکی نویسکار تدخوینی خوازی ببی هونەرمەند تدخوینیش بۆی تو ببی ئەندەزیار میمار دخوێنیش بوونی ببی مرۆڤێکی ڕۆژنامەوانێکی باشتر یعنی ji بوونی پاشە ڕۆژە خۆت دخوێنی ئەو خوێندن نەتەنێ ڕۆمانە و چیرۆکە و هەلبەستە خوێندن لە زانینگەژی هاتیە گۆهارتن خوێندن نەبتەنێ وان پرۆگرامەکە تە لەسەر لە ناو کلاسێ دەخوێنی هەمی خوێندنێک گرێدرایە بە وان کتابێن کە لە دەرڤە هەنا وان سەرچاوی لە دەرڤە هەنا خوێندن نەبتەنێت شتێکی ئەبستراکتە لە جەم خوێنکار و مامۆستایان زانکۆ لێ ئابستراکتە لێ پێویستیە خوێندنێ ئەگەر ئەو خوێندن ئێ زانکۆ ئێ قوتابیخانێ حیتابی وی کۆمەلای ئێمە بکە تێخەل بە دڵخۆشی بخوینە زیاتر بخوینە لێکۆ ئەوە حیتابێ مە ناکە دیچە کابرات شتێکیش دەرباتینە بن تەسیرە ئیرانێدا نظام ئێ ترکیە ئەوێ عەرەبیە ئەوە حیتابێ مە ناکە گەرە ئەم چیرۆک و ئەگە بێژم ئەمە چیرۆک بێژین کولتورامە زۆر دەولەمەندە زۆر ئەوکە بزمانێکی کولتورێکی کوردی کوردستانیە ئەمە بێژن تێ خەڵکێمە شتێکی کو خەڵکێمە بەرز بکە لێ مامۆستا من ڕاحەتی و خۆش بکە من باوەڕیە من هەنە بەوان تشتی کە جەنابێتە دەبێژی لێ لە ناو پێشانگایەکی وەکی وی پێشانگای سلێمانی من وی دەوڵەمەندی نابینم مەسەلەن من حتا نوکە ژبیرا من مایە یەک ساڵێ بەرێ من ئاخافتنێک هەبوو دگەل مامۆستا هەژار کە ڕێڤەبەری یەکێژ وەشانخانیان بناو و دەنگە لە ڤێرێ
کە دەبێژن ناوەندی ئەندێشە گۆتە من حتا دەخوازم ئەف بێتە ناو گفتوگوۆیەمە بەرسەبێمە بدا مەسەڵەن هەژار گۆتە من ترسێوی هەبوو 3 ساڵندی کتێبێ کوردی نەمێنێ نزانم چاوە حتا ئیرۆ ئەف ترس لە جەم من مایە مەسەلە نەمانی کتێب بەو مانایە نیە کتێب وەکو فیزیکی نەمێنێ بەو مانایەیە کە کتێب کاریگەری لەسەر ژیانی ئێمەدانانێت ئەمە کێشە گەورەکەیە ئێستا ئەو لێشاوە لە نووسین ئەو لێشاوەی لە کتێب چاپکردن کە هەیە ئەو لێشاوەیە کە کتێبی جددی لە کتێبخانەی کوردیا ناهێڵێت ئێستا زۆربەی زۆری دارە نەشرەکان زۆربەی زۆری وەشانخانەکان فۆکسێکی گەوریان خستۆتە سەر ئەو کتێبانەی کە کاغەزی ڕەشکراون کتێب نین یعنی کتێب نین بە مانای وشە کە ئەبێت گۆڕانکاری دروستکە خۆی ئامانجی کتێب هەدەفی کتێب بەرنامەی کتێب ئەوەیە کە تۆ بتوانانی گۆڕانکاری یەک دروست بکەیت بەڵام هەزاران کتێب لەو جۆرە کە پێی ئەڵەن گەشە پێدانی مرۆیی یان لەو جۆرە کە ڕووکەشن لە دنیای ڕۆژنامەوانیا ڕۆژنامەی زرد هەیە لە دنیای کتێبی بە تایبەت کتێبی زرد ئێستا هەموو ئەناتوانم بڵم لە 60 بۆ 70 بازاری کتێبی کوردی کتێبی زرد داگیری کردووە تەرویجیش بۆ کتێبی زرد زۆرترە بەڵێ ڕۆمانی بێ ئاست ئەدەبیاتی بێ ئاست گەشە پێدانی مرۆیی بێ ئاست تەنانەت دینی بێ ئاست تەنانەت فکری بێ ئاست هەنە ئەمە کێشە گەورەکەیە خوێنەری ئەوەش زۆرترە بێگومان لەبەرەوەی سادەیە پێڵەن ئامە پەسەند یعنی هەموو کەس ئەوێت هەموو کەس لە ئاسی تێگەیشتنی هەموو کەسێکایە بۆیە هەموو کەس دێت ئەمانە ئەکرێت باشە وەزیفەی خەڵکە چییە ئەبێ ئەم زەوقە چۆنە کاکڕەنجەوە شتێکتان باسی شتێکت کرد لە مەسەلەی ئێرانە وتت پێشکەوتنی هوەر و سینەما و فڵان و فیسان ئێمە وەکو ژمارەی خوێنەر بڕوا بکە لە ناوچەکەیە لە کوردستانە ژمانەی خوێنەر وەکو ژمارە لە هەمووی زیاترە بەڵام ئەوان نخبەیان پێگەیشتووە بە درێژایی 100 ساڵ 150 ساڵ ئیش ئەەکەن نخبەیەکی سینما نخبەیەکی هوەر نخبەیەکی موزیک نخبەیەکی هەموو شتێکیان پێگەیشتووە بەڵام ئێمە ئەم شەپۆلەی کە هەیە هێشتا شەپۆلێکی تازەیە نخبەکانمان بە دەگمەن پێگەیشتووە لە پەنجەی دەست تێناپەڕن لە دوو پەنجەی دەست تێناپەڕن نخبەکانی ئێمە کە لە هەر بوارێکا پێگەیشتون اینجا یەکێکی ئەو لێشاوە کتێبە زەردەکە هەیە ئاساییە بۆ لەبەرەوەی تۆ جیلێکی تازە هاتووە بابونەوە ئە بخوێنێتەوە کاتیە کاریگەرەکەشی کاتیە بەس هەموو ئەو کتێبە لێشاوە زەردە ناتوانێت کاریگەری کتێبێکی جدی بشارێتەوە ناتوانێت کتێبێکی جدی بخاتە ژێر کتێبەکانی ترەوە بۆ لەبەر ئەوەی لەگەڵ ئەو لێشاوە کەم نین ئەو نخبە خوێنەرە گەنجەی کە ئێستا هەیە کتێبی باش بەڵێ دکتۆر ئەم بەخشیت ویستت قسە بکەیت ببوورە دووجار شانسی خۆ هاتە ناو بڕەوە لەسەر کام بابەت لەسەر ئەوەی کە متفق نەبووی لەسەر پۆڵەنکردنی خوێنەر بۆ جدی و ناجدی بەلاتەوە گرنگ ئەوەیە مامەڵە لەگەڵ کتێب بکرێت ئێستامە لەو کاتێک کە ئەو کاتێک کە ئێمە گەنجتر بووین لە ئێستا با بەڵام لە هەشتاکان و هەفتاکان کتێبی زۆر جددی لای ئێمە ئەو کتێبانە بوو کە پەیوەندی بە سیاست و مارکسیزم و ئەوانەوە هەبوو بەڵام لە هەمان کاتدا بۆ توێژی تر کە با بڵێم خولیای سیاسەتی زۆر نەبوو ڕەنگە چیرۆک بوو بێ شعر بوو بێ ڕۆمان بوو بێ هەرچەنە ڕۆمان کەم بوو بەڵام ڕۆمانی وەرجێڕاو ڕەنگە نزار قەبانی و فەرێدون عەبدولبەرزنجی و بە ئەکیدی کەژاڵ ئەحمەد و شیرین کاف و ڕەنگە ئەمانە کتێبی جددی ببن بووە من ینی کتێبی جددی ئەگەر با بڵین وا پۆلێنیکەین تایبەتە بە توێژێکی تایبەتی لە خەڵک یا بە نخبەیەک ئەی بەڵام لە دەرەوەی ئەو نخبەیە لە دەرەوەی ئەو توێژە چەندین توێژی تر هەن کە پێویستیان بە کتێبە پێویستیان بە خۆراکی مێشکە بۆیە بۆ ئەو توێژانەی تریش پێویستە کتێبی تر بنووسرێ وەکو ئەوەی جەنابەت ئاماژەت پێدا خۆ کتێبی چێشلێنان کتێبێکە ناجدی نییە لای هەندێک خەڵک ناجددی بێ بەڵام کتێبێکی زۆر جددیە یا ئێستا مەسەلەن لە ئەوروپا بەڕێوەبەری تیمێکی فوتبۆڵ کە هینی خۆی ئۆتۆبایۆگرافی خۆی چاپەکە بە ملیۆن ژماری لە چاپ دەکرێت خۆ هەر باسی وەرزش و ئەوانە دەکە ئەمە جددیتەکەی لەکوێدایە بۆ توێژێکی کە خۆی بە نخبەیەک بزانێ مامەسا جعفەر هەز ناکە یەکێک لە گرفتە گەورەکان ئەوەیە
ئێمە مەسلەی وەشانخانە نەبووە بە بزنسێکی تەواو بەس ئەزمموی ئێستا بۆ نمونە ئەلێرەدا کتێبخانێکی مسری هەیە بەس لەسەر چۆنەتیکردنەوەی فەیسبوک چۆنەتیکردنەوەی سایت چۆنەتی خۆپاراستن لە هاکردن چۆنەتی ئیدتکردنی فۆتۆ باوەڕم پێ بکە جوانترین کوڕاس و جوانترین مجلد و جوانترین بەرگیان کردوانە بە بزنس بەڵام لە وڵاتی ئێمەدا کتێب نەبووە بە بزنسێکی تاوا و بگرە بەڕاستی ئەبواە وەشانخانەکان زۆر دەوڵەمەند ببوونە بەڵام وەشانخانەکان خۆیان کرێچین خۆی لێرە ئەرکی دەوڵەت ینی ئەو دەوڵەتەی یا ئەو مؤسساتی دەوڵەت چ دەورێکە گێڕێ ینی مؤسساتی ڕۆشنبیری دەوڵەت بۆ هاتووت دروست کراوە بۆی بخەوێ خەوتۆر ئامەد شانی زۆر خاڵی کردنەوە لە وەزیفەی زانکۆشت خۆیەتی لە هەموو شتێک خەنە سەر حکومەت ئەسڵان لە وڵاتانی تر کە ئەوەی من تەجروبەی وڵاتانی تر بۆ باسەکەم دەوری دەوڵەت زۆ گرنگە ئەمجار بێگومان لەوێ مؤسساتی گەورە دەورە ئەگەڕێ لە هەموو شتێکە بە تایبەتی ئێستا زانکۆ یان مەکتەبەکان یان باخچەی مناڵان شتێکەیە ڕۆژێکیان کابراکی سیاسی ئەوروپی پرسیاری کرد ئەڵێ ئێمە هەوڵدن وەکو ئەمریکا زیندان زۆرکەین یا مەکتەب و باخچەی مناڵان کەواتە ئەمە کارێکی استراتیژیە تۆ چی دروستەکەی هەوڵدەین باخچەی مناڵان مەکتەب زانکۆ بایەق بەوانە بدەین یان زیندان و پۆلیس و عسکەر و جەندرمە و ئاسایش ئەو شتانە کامەی زۆر گرنگە ئەوەی ئێمە ئیساتە حکوومەتی هەرێم ڕەنگە زیاتر باەخی بە پۆلیس و عسکەر و ئەو شتانە دابێنێک باخچەی مناڵانە بە بەڵگەی چی بەڵگەی ئەوەیە وەکو سابقان باسی کرد ینی بەشی زۆری خوێندکاران هەر مهتەم نین بە مەسەلەی خوێندن و ئەوانە بۆ ئەمە پەیوەندی بە ناوڕۆک و جەوهەری زانکۆکانەوە هەیە من ماوەیەکی کەم زانکۆ دەرسم وتۆتەوە هەست دەکەی لەوێت تەلەبەکان ئەسڵ ناجدین بۆ لەبەرەوەی زانکۆکە خۆی ئاستی مەکتەبێکی ناوەندی و ئەوانەی هەیە لەوە کەمترە مامۆسای زانکۆی فاشلی وا یان بینیوە بەشەکان هاتووە دزی کردووە هاتووە ینی کاری زۆر ناشرینی ئەسڵەن فێری تەلەبە کردووە ئەبە و شێوەیە هاتووە خۆی بڵێن ئەسڵەن هەر شانی ئەوە نەبووە بێتە مامۆسای زانکۆ سێرەکەی کراوە بە پرۆفیسۆری نازانم چی ئەمە بۆ خۆی وەزیفەکانی دەوڵەتە ئێستا هەروەکو بەڕێزیان تێبینیتان کردووە وزارەتی ڕۆشنبیری ئەوە نییە بڵێ وەڵا پارەی بەدەستەوە نیەوە ئێمە دەستکەین دەستڕێن بۆ داخێن پاریان بۆ کۆکەینەوە نەخێر ئەبێ وزارەی ڕۆشنبیری من نەکە ئێستا ئەو ڕۆژەی کە بڵێن حکوومەتی هەرێمی کوردستان دروست بووە من ئەو قسەیەم کردووتمە وزارەتەکان هەر هەموو بێ پرۆژیان هەبێ و پێویست ناکە زۆر پشت بە ئەسڵەن داهاتی نەوت ببەسن ئەبێت تۆ حکوومەتێک یان دەوڵەتێک دروستکەی بە تایبەتی وزاری بەبەسم فەرمان بەردام وەزارەتی ڕۆشنبیریە توانێت خۆی بژێنێ بە جوڵەی کتێب بە جوڵەی بەرهەمی زانکۆکان تەوان زانکۆکان حاڵەتی نەرێنی تێدایە ئەوەی کە جەناب دەفەرمی بەڵام حاڵەتی ئەرێنی زۆر باششی تێدا بەڕاستی زۆر بەحسی زۆر باشەیە لە ناو زانکۆکان ئێمە بەڵام نەبوو بە کتێب لە سەرڕەفەکە هەموو شتوەمان کرد قسەکەم تاوا نەکردم من بەبەستم ئێمە لە هەر بوارێک سێرکەین حکوومەت ئەتوانێت ئەو لایەنە ببوژێنێتەوە ئێستا هەر وەکو لەشی ئینسان تۆ دوو چاوتەی بە یەکێکی سەرکە هەر چاوت بنقێنەوە بڕۆی دوو قاچتەیە بە یەکێکی بڕۆی دوو دەستەیە بە یەکێکی ئیشکەی حکوومەت نابێ وەکو ئینسانێکی کە ئەفلیج بووە بەو شێوە سەری خۆی بکە ئەبێ هەموو وزە و توانای ئەو کۆمەڵە لە هەموو شوێنەکە بیخاتە گەڕ نابێ ئێستا مەسەلەن لە وڵاتی تر حتا حەزبەکان نایەت سیرکە بڵێن بەس پشت بەخۆی بەسێ بەتەنیا سیرەکە لە کوێ ڕێکخراوە ئێستا بڵێن من تەجروبەی سەوزەکانی ئەوروپام هەیە لەوێ سیرەکە هەر گروپێک کە بایەق بە ژینگە بدا ئەو ئیگرێتە باوشی خۆی پشتیوانی لێکە ئێمە گروپێکمان هەبوو مەسەن بۆ پشتیوانی قوربانیانی کورد با بڵێن یەکسەر یەت چیەکە ئەو ئەمە مەجموعە ئینسانی باشن بێن ئێمە تایپ و ڕۆنیۆ و چی و فلان و وەسائلی چاپ و هەموو شتێکتان نەخێنە بەردەست بڕۆن ئیشکەن جا مەبەستم ئەوەیە یعنی بڵێن وزارەتێک وەکو وزاری ڕۆشنبیری ئابوایە پرۆژەی هەبێ نەک تۆ بچی مەجموعەی خەڵکی نەخوێندەوار بێنی هەر هەموو غەمیانەوە بێ بچن دزی بکەن نامێن نمونە بێنمەوە نمونەی
چکە شتەکان لە سەیر سایتەکان بڵاو بووتەوە کە چەند پارە بە هەدەر درراوە نەکەر ئەم کابینەکانی تریشە شتەکان بڵاو کراوەتەوە شتێکی زۆر بە هەدەر ڕۆیشتووە من ناڵم ئەگە بڵێن وەکو وزارەی نەوت ئەو نەپارێ هەبێ بەس تۆ ناکرێت تۆ پرسیارێ ئەتوانرێت لە بەرهەمی فکری و معریفی ناوخۆ و زانکۆکان و بەرهەمی هزیری ئەدیبەکانمان هۆشمەندەکانمان ئێمە بیکەین بە پارە چونکە با پێت بڵم تا کتێب هەر شتێ نەبوو بە بزنس و نەبوو بە پارە لە سەردەمی سەرمایهداریدا ئەمە ویستی من و تۆ نییە خوا عافووی کە و فاتیحای بۆ بخوێن باشت کەناڵێکی تلڤیزیۆنی لەگەڵم نییە ئێستا ئێستا ئەو کەناڵە تلڤیزیۆنیە ئەتوانێت بیمرێنی ئەشتوانی بکەینە پارە ئیسا ئەم بەرنامەی تۆ یا بەرنمەکانی تر هەموو ئەتوانی پارەی لێ پێیاکەی ئەشتوانی وای لێ بکەوەکو کەناڵە فاشلانی کە هەیە بینی هەر سەیرێکی خەوت لێکەوێ ئەو بۆ خەولی خست زۆ شتێکی باش حەقم پارەم دێنێ بەس کەناڵی ئاسمانیش هەیە کارێکی وای کردووە کە بەڕاستی وەکو بزنس من خۆم خەڵکە ناسم کە لە بواری وەرگێڕانی فیلم و ئەو درامایانە کە هین بووە ئەڵێ ئەتوانرێ مەسە ئەو کەناڵە تلڤیزیۆنیە لە جاتەوەی مانگی 5 میلیۆن دلار بخاتە دەریاوە 10 میلیۆن دلار بێنێت ناو کەناڵەکەەوە تێگەم کەواتە بۆ کتێبیش ڕاستامە بۆ کتێب تۆ زەنچی بۆ پێویستی بۆ هەیە تۆ دەوێت ینی ئەوەی باسێکەڵێ نیشتمان سازی چییە نەتەوە سازی چییە تۆ دەوێت بە خەڵکی نەخوێندەوە پێدوانیە هزار کتێب 2000 کتێب ئێستا لە ئەرشیفی زانکۆکانە نووسون بەحسی زۆر ڕێکوپێکن ئەتوانی بیکەی بە پارە بۆ زانکۆکەش و بۆ سەرچاوی ڕێکوپێک بۆ خوێنکارەکانیش و بە زمانی شیرینی کوردی خۆشی بەڵام فەرامۆش کراوە لە زانکۆکانی وڵاتی تر بەڕاستی زانکۆ پێشەنگە لا ئێمە زانکۆ و حجرەی مزگەوتێک تقریبا حجرە مزگەوتەکە بەرەو پێشەوە چووە دەستخۆش دکتۆر ئامەد ویستی شتە کاگەجان من 2006 هاتم کوردستانê ji Emerîka hatim û bi dilekî xweş min xwast ez xizmet û yarmetiya zankoyê dinê bikim melgel wezîrî xwedinî bala me sê wîlayetên herêmê Kurdistanê me bo zankoyê akademîk kitêbxane me yarmetî dawan belaş bêpere xwe baş pay ew da ez çûme Afrika carekî dinê hatim Kurdistan me çû çend zankoya geriya em dibên kaka ev proje bêpere تتکاریش صدا هشته مصرف کتابخانه و کتابین بو پرورده کمتر بکی و من آماده می یارمتی باید نایکن؟ نایک هیچ هولیر جی دهوک جی سلیمانی جی من چیه ناخوازن راحت آخو خراب کن اگر کو لزانکوی کی کتابخانه تنبه اول کتابخانه و نه کتابخانه نه لگوریش استاندارتی دنیای نه کتابخانه بوچ نه کتابخانه نه کتێبێوان نهاتنە پۆلین کردن کتێبەوان قوتابی زانکۆکانی کتێبخانەیان نییە تۆ ئەوت خوێن وەکی کتێب نایە حسابکردن وەکی کتێبخانە نایە حسابکردن لەگۆ ینی ملیۆنە کتێب بینی دەینی بر نابێ کتێبخانە بووی کو ببە کتێبخانە گەرە ئەو کتێب بە تایبەتی بێتن بژارتن ji بوونی بەرنامەیەکی تایبەتیە ji بوونی زانکۆکان کتێبخانەیان نییە تقریبەن نییە زۆر مریە زۆر باشە خات و ساڵۆ لێت شتێکی دن خوازم بێژم بۆنی ئەمە بۆ هەسانیە ئەم بێژن وەزیر بێ ئیشی ناکە ئەو وەزیر بێ ئیشی ناکە لێ وەزیر پرۆفەسۆری زانکۆی نەپێشتەترە زانکۆیە بسەدا پرۆفەسۆری وان هەنە ئەگەر ئەوە پرۆفەسۆر مەسئولیەتە خۆ ناگرنە سەرخوا زانکۆی خۆ ناخوازم پێش بخین قوتابیە خۆ بلندتر بکن بەرزتر بکن باشتر بکن تێ حکوومەت چ بکێشێ ئەرێمی حکوومەتی گازم بکن گەرە ئەم بشەو بڕۆ گازم بکن بۆ باشتر ئیش بکن لێ زانکۆ و قوتابیخانێمە گەرە ڕۆژێک بەری ڕۆژێک بێن چاکسازکردن ڕۆژێک بەری ڕۆژێک کارێکی ئەکرێ لە کتێب بزنسی گەورە دروست بکرێ کارە بۆچێ لێ نەها بۆ پەروەردە مەسەلە هەر زیاتر نە بزنس بخۆیە چونکی ئەوە سەرمایەیەکە ئەگەر بێژم بۆ نمونە دوو قوتابیە me ayîtî دوو gêncê me bernameyekî cîhanî çê bikin bo mindala bo gemekî mindalane çê bikin ji dahatina petrola Kerkûkê û hemîn Kurdistanê zêdetir tê pere bîne Kurdistanê
گەرم بووی عاقلی لە دوورمەوەدادا بەڵێ خات و ساڤۆ شتێکی وێت وتی کولتوری ئێمە لە گفتوگۆکەکەماندا لایەنی کولتوری ئامادەیی نەبوو وتی ساڤۆخان بۆ دەستی پێکرد کولتوری ئێمە کولتورێکی گومانکوژ و پرسیارکوژە بەڕاستی من ئێستا خەریکی خوێندنەوەی کتێبێکی سەلاحەدین دەمیرتاشم سەرکردەیەکی باکووری بەندکراو لە زیندانەکانی تورکیادا ڕۆمانەکە بە ناوی لەیلان هیوادارم هەموو کەس بیخوێنێتەوە ئەو بڤە و قەدەغە کراوە کولتوری و سیاسیانەی ئەو پەنجەی خستۆتە سەری دوای 30 ساڵ ئازادی لە وڵاتەکەی ئێمەدا بەڕاستی لە ئاستی فەرهەنگی و کولتوریا ڕەنگە قبول نەکرێ لەبەرەوە زۆر جار ئەم کولتوری ئێمەش پێتان وانە ڕۆحی کتێبە کوژت کاکە ژاربە یا ساڤۆخان خۆ قسەی لەسەر بکە ڕاستی ئەگەر من چەند سەرنجێکم هەبوو لە سەقسەکانی جەنابەت ئەگەر دوای کاتم بیتێ وەڵا ئێستا قسەی لەسەر کە چونکە تۆ لەگەڵم متفق نیت کە ئاڵەمە بێ بە بزنس لەبەرەوەی قسەکەی جەنابەت بەو لایەنە ڕۆیشتکە ئەبێ هەموو شتێک بخینە خزمەتی سەرمایەداریەوە کتێب ئەبێ لە گواستنەوەیکی معریفیەوە ببێ بە مەتریاڵێک بۆ بزنس من لەمایە لەگەڵت نیم چونکە کتێب لەویا لە وەزیفەی خۆی ئەکەوێت لەوە ئەکەوێکە ببێتە پردێک بۆ گاندنی معریفە بۆ گاندنی هۆشیاری من ئەڵەم سەرمایەداری بەرهەمە فکریەکە بۆ کۆمەڵی خەڵک ئەکا بە بزنس لێ ناگەڕێن نووسەرەکە خاوەنی فکرەکە خۆی تۆ ئەزانی ئێستا بان دروست بووە لەم سلێمانی هۆلێر و دهۆکەیە نووسەرەکە لە خەوایە کتێبەکەی نێرن بۆ ئێران چاپەکەنەوە هێنەوەی فرۆشن نووسەرەکە خۆی ئاگای لێ نیە تۆ زانیت من ئەمە ئەڵەم بیکە بە بزنس بە قانون ماف و ئەرکی نووسەرەکە بپارێزە داهاتەکەی بۆ بگەڕێنەرەوە ئەمەی کە من ئێڵم ئەوە ئەڵێم نەک مەسەلەن شتێکی تر و دوای ئەوە من شتێکی ترم وت ساڤۆخان کە تۆ لەم تێنەگەیشتی من ئەڵێم خراپترین ژیان نووسەرەکان هەیەە بۆیە گەنجێک کتێب ناکا بە پلیکانە بگاتە ئەو ژیانەی ئەو نووسەرە کە لە مەرگەکەشیا بە بێنازی و بە کەسەر و مەرگ و دەرد و داخەوامرێت من ئەوەم وت بەڵام کاگڕانج تۆ لەوەیە باسیەوەت کرد کە پێویستەکە دنیای نووسینی ئێمە یاخۆ نووسەرەکانی ئێمە نمونەیەکیەوە نە ئایدیال و باڵا بنکە وا لە خوێنەر بکە بیکە بە پردێک و بۆی وەکو ئەو بێ بەڵام لە ڕاستیە ئەزمموی خوێندنەوە ئەوەی ئەزمونێکە بۆ خۆ هۆشیارکردنەوە ئەوە ئەزمونێک نییە بۆ بوون بە نمونەیەکی باش ئەو کاتێک تکە تۆ قەرارەی سالیانەیە وانە آخر تۆ مەسەلەن بۆ نمونە ئێستا بۆ نمونە تۆ خوێندنەوە تۆ خوێندکاری کۆلێژی بڵین ئەندازیاری بەشی بیناسازی تەلارسازی وانە بۆ نمونە بۆچی ئەخوێنیت بۆچی ئەخوێنم یان بۆچی ئەخوێنمەوە آخر لەوانەیە ڕۆژە لە ڕۆژان خوێندنەوەکەشە بچێتە خزمەتی خوێندنەکەتەوە وایە بەتەکی بەڵام بەگشتی خوێندنەوە هەر شتێک نەبێ بە ژیانت هەر شتێک پێی نەژیت تایە گەشە ناکەی ئەمە ئەزمموی کەڵەگەتی خۆرئاوە و ئەمریکا پێمانەڵە ئەمە من نایڵێم میدیا تا نەبێ بە بزنس ئەبێ موزیع بە بەلاژ ئیش بکە بۆ کۆمەڵە حیزب مەسەلەن ئەبێ موزیعەکان ببن بە بڕغووی ناو مەکینێکی گەورە بەڵام ئێستا شکر و شاریەک دروست بووە خەڵک ئەوێ بۆ خوێندنەی کە خوێندێتی ئەمیش قازانج بکە نەک ئەم بڕغووی ناو مەکینێکی گەورە بە بە بەلاش و شعاراتی ئەمە ئەو بخوێنێتەوە لە میدیاوە بیگرە ڕاستە تا کتێب لەسەر فەیسبوک لەسەر ئایتی لەسەر هەموو ئەم شتانە کاک پێشەوە ئەوەی ئێڵم واقعیە لە سەردەمی سەرمایەداریە یان وانە بەڵێ وایە بەڵام ئەوەی کتێب و داهێنان جێ ئاکاتەوە ئەوەیە کە پەیوەندی بە خەیاڵی تاکە کەسەکانەوە هەیە پەیوەندی بە تموع و بە جۆرێک لە داهێنان و ئەوەی تاکە کەسەوە هەیە لە کتێبە بۆ تۆ ناتوانانی یەکسەر ببی بە نمونەیە کە یەکسەر بتوانانی بە کتێبەکەی خۆت قوربانی ئەوێ تۆ ئەبێ ئامادەی ئەوە تیابێکە لە سەرەتای ئەو قوربانیە بی بە ژیانتی ئەی بە چواردەوتی ئەی بە تەمەنتی ئەیت ئەبێ ئامادەی ئەو قوربانیە تیابێ کە نەتدا تۆش نابیت بەوە ناتوانانی ئەو بزنسی تەبادی ئەگەر هەر قەرز بکە وەکو چۆن قەرزی لە خوشکەکەی و خوشکەزاکەی کرد بۆ دەرێنانی فیلمی ساتێک لە مەستی ئەسپەکان ئیتر ئەگەیشتە ئەو قۆناغی کە لەگەڵ ئەستێرە ناودارەکانی جیانیدا کار بکات ئەوەشی نەکردە ئەگەیشتە ئەوە منی جوواڵە لەبەرەوە قسەکەت ڕاستە بەڵام نووس یعنی لەناو ئەم ئایدیا و میسالیەتەیە کتێبی کوردی گەشاکات یا کتێبی وەکو هەر شتێکی تر وەکو هەر کاڵایەکی تر ئەبێ بە بزنس لە دوجارە کاکەژار کاکڕنج ئەگەر کتێب ڕۆشنبیری و هونەر نەبێ بە بزنس بێگومان پێش ناکەوێت
حکوومەت حزب تا شوێنە یارمەتیەتە ئەتوانێت بێت بەڵام ئەگەر خۆی نەتوانێت خۆی بژێنێت خۆ بژێوی بۆ دروست نەبێت بێگومان پێش ناکەوێت ئەگەر ئەندێشە و غەزەنووس و فلان و فیسار هەن لەبەر ئەوەی تا ڕادەیەکی زۆر توانیوانە خۆیان بژێنن بە بەرهەمی کارەکانیان کاتە بزنسەکە هەیە بزنسەکە هەیە بەڵام ئەو بزنسە بەرچاوە نییە کە هەم ژیانی نووسەرەکە دابین بکە هەم ژیانی دەستگاکە دابین بکە هەم ژیانی کارمەندەکانی دابین تۆ نووسەرت نییە عقدت هەیە لەگەڵی لە پشتی تۆ بەرهەمەکەیە دزرێت بەڵێ نەک ئەوە ئێمە کۆپیڕایتمان کڕیوە کۆپیڕایتی نووسەرێکی جیهانیمان کڕیوە چەندین نووسەردایان نووسەری جیهانیمان کڕیوە هەر لێرە لەم کوردستانە دەستگایەکی کە هاتووە کتێبەکەی چاپ کردوێتەوە چەند نەکتێبێ 3-4-5 چاپ کردوێتەوە لە محکەمە دامانە بە محکەمە 3 ساڵە هاتوو چۆکەی یعنی ئەزانی محکەمە نازانێت لە چه بابێکە ئەمە چارەسەر ئەگەر خوێنەری من قسەکەم لەسەرەوەیە براینە خوێنەری ئێمە ئەگەر ئەوەندە زۆرە کە کاکەژار و کاک پێشەوە ئەڵەن قابلی بەراورد نییە لەگەڵ سەردەمی ئێوە ڕاستیە کە ئەفەرمونون وەشانخانەکانمان زۆرە بۆ ئەم خوێنەرە باشە ئیستسمار نەکرێ لە ڕووی چەندێتیەوە زیاتر بکرێ لە ڕووی چۆنێتیەوە پەری پێ بدرێ وەنیە مامۆستا بێ سێریەوە بکەین کێشەی با بڵم کێشەی کەمی خوێنەر یان با بڵم کێشەی خوێندنەوە لە ناو کۆمەڵگای کوردیدا هەر ئەوە نییە کە نەبووە بە بزنس ینی کێشەکە ئەوەی خوێندنەوە نەبووە بە کەلتور لای ئێمە خوێندنەوە بەشێک نییە لە پرۆگرامی پەروەردەیی ئێستا لە وڵاتێکی وەکو بریتانیا کە من لەوێ بووم یا لە وڵاتی تری ئەوروپیش هەر لە سەرەتاییەوە مامۆستا لە پۆلە کتێب بۆ مناڵەکانە خوێنێتەوە دوای کە چنە ئامادەی مامۆستای زمانی ئەو وڵاتە پرۆگرامەدا بەرنامەدا بە قوتابیەکانی ئەبێ هەر قوتابیەک ئەو مەجموعە کتێبە بخوێنێتەوە ئەبێتە بەشێک لە بەرنامەی خوێندنەکەیان اینجا دوایی لە ماڵەوە مەسەلەن هەموو مناڵێک یا هەموو قوتابیەک هەفتانە کتێبێکی خوێندوێتەوە یا 2 هەفتە کتێبێکی خوێندوێتەوە باوکو دایکیان کتێبەکانیان بۆ پایەکەن بۆیان قەرزەکەن بۆیان نەکڕن بەڵام ڕەنگە لای ئێمە لەبەروی نەبووە بە کەلتور ڕەنگە یەکێک کتێب بخوێنێتەوە باوکوداکی لی تووڕە بن بڵێن بۆ سعیەکەت ناکەی ئەمە چییە کتێبی بێکەڵگە خوێنیتەوە ینی ئەمە دوو کێشەی زۆر خوێندنەوەی دەرەکی بکرێ بە بەشێ لە پرۆژە بە فەرمی لە ناو خوێندگی ئەو کاتابخانەدا پێدوانیە ئەمە بڵێ ئەمە باوکودایکی شەو کاتە ناچارە بن تەژەی مناڵەکان بکەن بۆ ئەوەی کتێبی دەرەکی بخوێنێتەوە اینجا ئێمە بەڕاستی ئەم ئەزمە دارایی کە هاتوۆتە پێشەوە ئەویش بۆ خۆی کێشەیەکی گەورەیە بۆ گەنجی کورد کە بتوانێت کتێب بە ئارەزووی خۆی بکڕێ کتێب بخوێنێتەوە کێشەیەکی گەورەیە بۆ ئەو با بڵێم دەستگای چاپ و بڵاوکردنەوەوانە کە بتوانن بەرهەمی نووسەرەکان چاپ و بڵاوکەنەوە بڕۆبکە کتێب گران نییە زۆر چونکە ساندویچ هەیە بە 11,000 زۆربەی کتێبەکان ناگەنە ئەو سعرانە بە 2,000 بە 4,000 بە 5,000 پاشان لەسەر ئەزمە تەقیم ناکرێت ئێمە چەند ساڵە لە پارە زۆرێکە لەوانەیە خوێنەرمان کەمتر بوو بێ بەعکسەوە زۆر جار ئینسان لە کاتی ئەسبەیە گەڕێتەوە بۆ کتێب بەڵام وایە لە تووڕەیەتی لەم دۆخە سیاسی و ئابوورەی کە تیاژی لەو دۆخە کۆمەڵاتی تیاژی تووڕە و بێزارە لەوە بۆیە پەنا بۆ کتێبە بە من پێم وایە ئەمە ڕۆڵی هەیە لەوەی کە خوێنەر ئێستا زیاترە لە جاران مەسەلەن ئەم پێشەنگای ئەم ساڵ بە بەراورد لەگەڵ پێشەنگاکانی تر جیاوازیی یەکجار زۆری هەیە پێشوازیی یەکجار زۆر لە پێشەنگاکە کراوە کتێبێکی یەکجار زۆر فرۆشراوە لەم پێشەنگای ئەمجارەدا بەڵام ئەگەر بە بەراورد لەگەڵ ئەوانی تر زۆر هەژارتر بوون لە ئێستا ئەجا پاش ئەم ناوبڕا ڕای هەرێکێک لە میوانەکانم وەرەگرم لەسەر سۆشەل میدیا و کاریگەری لەسەر کتێبی چاپکرا و لەسەر کاغەز سۆشەل میدیا بێگومان ئەگەر سەیری پەیجەکان بکەی بە تایبەتی ئەگەر ناوی کتێبی زەرد و ڕۆژنامەی زەرد و کتێبی جدی و ئەویان هێنا بەڵام لە دنیای سۆشەل میدیای شابڕاستی کۆمەڵێک پەیجی زۆر ڕێکوپێکە کۆمەڵە منتەدا و گروپی زۆر ڕێکوپێکەیە بەڵام زۆر هەتیون بەرامبەر بە شتە زۆر پەبلیکەکان کە جنێوی سیاسیەن هەر حوشەی دواوەی حیزبەکانن یا تەنەکەی خۆڵەکانیانن ئەمە کاریگەری چی بووە لەسەر خوێنەر و
سادە لەوحکردنی ئینسانی کورد پاژەم ناو بڕاگەڕێمەوە لەسەرەمە قساکەین. آسیا سێ بەڕێزان جارێک دەسڵاتان لەبێت خات و ساڤۆبا لە جەنابتەوە دەست پێ بکەمەوە دیارە ئێمە باسی کاریگەری سۆشەڵ میدیا و ئەمەیە بیکەن بەڵام بزانام هەنێ قسەی تەوەرەکانی پێشووترت مابوو بفەرموو. ئەویستم لەسەر ئەو پۆینتیان قسە بکەم کە باسی ئەومان کرد کاکرێت نووسین بکرێتە بزنسێک بۆ یارمەتیدان یان خودت بۆ لە ڕووی مادیۆ بێت لە ڕووی جۆرێک لە ئیستقرارێتەوە بێ بۆ کەسی نووسەر ئێمە بە هیچ جۆرە دژیەوە نین کە نووسین ببێتە پەناگەیەک بۆ ئەوەی کە پێداویستیەکان بۆ کەسی نووسەر دابین کە بەڵام دژی ئەوەین کە وا بکات کە ینی من وەکو خۆم نەک بڵم دژیەوەین ناکرێت کە وا بکات نووسەر تەنها لە پێناو ئەوە بنووسێ یعنی ئەو کاتی کە نووسین وای لێ هات تەنها لە پێناو ئامانجێکی دیاریکراوە بنووسێ وەگلۆی لە پێناو خەمێکی ینی لە پێناو خەمی مرۆڤات یان خەمی جیهانیان تەنها لە پێناو خزمەتکردن بە دید و بۆ چوونێکا بێ ئەو نووسینە مەرگی خۆی لە ناوخۆایەتی و نووسین بەڕەهاییش ڕەنگە وانە بێ دەستە فسکی بفەرموو لەسەر قسەکەی ساڤۆخان یەشار کەمال ئەڵێ لە کاتێکە یا لە قۆناخێکە زۆر زۆر نەپوو بووم ئیشم نەمابوو هیچم نەبوو خۆم و ژنەکەم لە ژوورێکا دەژیان لە زستانە زۆپامان نەبوو وەسیلێکی گەرمکردنەوەمان نەبوو ژنەکەم لەسەر مەپاڵی ئەدا بە دیوارەوە کەلولای زۆپای ماڵەکەی ژێرەوەمان لەوێەوە ڕۆی بۆ سەرەوە ئیتر ئەوە وای لێکردم بیر بکەمەوە چی بکەم چوون بۆ ڕۆژنامەی وابزانام جمهوریەتە ئەڵێ چوون بۆ ئەوێ بە لەگەڵ سەرنووسەرەکە قسەم کردوتم من ئەمەوێ شتێ بنووسم بە ئەڵقە بۆم بڵاو بکەنەوە ئیتر ئەڵێ ڕێککەوتم لەگەڵێن ئەڵێ ئەوەم کرد بۆ ئەوەی پارە پیاکەم چونکە هیچ ژیانم نەبوو کاسبیم نەبوو ئەڵێ تر ڕێککەوتی لەسەرەوەی من ئەم حەمەدۆکە بنووسم بەڵام دوو مەرجم هەبوو یەکێکیان ئەوەیە من ناوی خۆمی لەسەر نەبێت من مەرجێکم هەبوو ناوی خۆمی لەسەر نەبێت چونکە بەڕاستی من بۆ پارە نووسیم بەڵام ئەوان مەرجەکەیان دوو مەرجیان هەبوو لەسەر بێکیان ئەبێ ناوی خۆمی لەسەر بێ دووەمیژە بێنێ شتی لێ ببڕن چونکە لەگەڵ سیاسەتی وڵات ناگونجا ئیتر حەمەدۆک بەرهەمی ئەو پێداویستی یەشار کەمال بوو بۆ پارە بوو بە شاکارێکی یەکجار گەورە بەڕاستی وایە بەڵام لە بەرامبەریش ڕەنگە چەندەها ئێمە کتێبی باشمان هەبێت کە لە پێناو ئەو خەمە ئینسانیان نووسراوە کە پێویستە بۆی بنووسرێ نەک لە پێناو وەسیلەیە یاخود مادیاتێک نەک لە بەرەوەی کە پێویست نەبێ مافی هەموو کەسەکەەوەی کە بزنسە خات و ساڤۆ هەرچەنە حەزەکەم بەڕاستی میوانەکان مشارەکە بکەن لەسەرەوە مەرجە ئایا ئەوەی کە بزنسە ینی مەبەستم ڕەشکردنی بزنس بە ناشرینکردنی بزنس یعنی لە کولتوری ئێمەدا ئەمە تەندروستە و بێجگەلەوە ئێمە عمالقەکانی ئەدەبی ڕووسی زۆر جار هەمومان ئەزانین هەندێک جار عقدی کردووە لەگەڵ کتێب فرۆشە بە جزء بۆی نووسیوە ئەو ڕۆمانانەی کە بە دەستێفسکی بە کە ئضافاتی هەبووە بۆ نەزەریاتی علم النەفس هاتووە لەگەڵ بۆ هەندێک پێداویستی ڕەنگە بڵم بۆ مەشروبەکەشی کورە قەرزار بۆ لە قمارە پارەی دۆڕاندووە بۆ قمار ئەو ئەدەبە گەورەی مەبەستم وایە ناتوانانی پێداویستیەکانی ئینسان تەجرید بکەیتەوە لە ئیبداع و داهێنانە شخصیەکان یەتوانی جۆرج لەندن ئێمە هەمومان زۆربەی لەوانەیە ڕۆمانەکانیمان خوێندبێتوانە جۆرج لەندن چۆن بوو بە نووسەر یەکێک بوو لەو کەسانەی کە لە ناو نیویۆرکە ناسرا بوو بە دزێکی زۆر گەورە کە ئەو ڕۆژێ ئەو ئەهاتە بازاڕەوە خەڵکی ڕای ئەکرد لە بازاڕە ئەڵێ ڕۆژە لە ڕۆژان بارانێکی بەهێز بوو کتێبخانەیە لە بەردەم مابوو هیچ شوێنێک نەبووتم با بچم تا بارانەکە لێ کاتم بۆ چۆن ناو کتێبخانەکەەوە دابنیشم کتێبێکم دەرکرد لە کتێبەکانم خوێندەوە کچێکیش لە سەر مێزەکە دانیشت بوو بەرامبەرەوە کە بارانەکەی لێ کردوانە کتێبەکەم فڕاوتم تەواو کتێبە نووسیوێتی خۆ من بینوسم زۆر لەوە جوانترەی نووسم ئەڵێ ئەو کچەی لەسەر مێزەکەم دانیشت بوو ڕۆژنامە نووسێک بوو وتی ئادەی بزانمەوە قەڵەم و وەرەقەیەکە گەر تۆ توانیت شتێک لەوە جوانتر بنووسی من پاداشتێک دەکەم ئەڵێ کە ئەو بەسەرهاتی ئەو ڕۆژەم نووسیەوە کەچیم بەسەر هاتووە کچەکە زۆر بەدڵی بوو لەگەڵ ماڕێکەوت ڕۆژانە من شتێکی بۆ بنووسم ئەو $10 بداتێ
بوو بۆ جۆژدەندنەی کە کتێبەکانی لە ملیۆنەها نوسخە زیاتر تێپەڕ بوو لەبەرەوە بوو بە بزنسیە بۆی ژیانی خۆی پێژیان هەرۆکو مامۆستا هەڤاڵ ئێستا نووسەر هەیە مردووە عەقدی مەلاین بۆ مناڵەکانی لەگەڵ هۆلیوودا بڵێ کاگڕانج مەسلەی بوون بە بزنس و ئیسفادەکردن لەلایانی مادیە و حەقێکە حەقی هەر کەسێکە کە ڕۆژێ لە ڕۆژان قەرار ئەدا بنووسێ بەڵام ناکرێت سەبەبێک یعنی ناکرێت تۆ لە بەرەو سەبەبە بنووسی ئەکرێت یەکێک بێت لە هۆکارەکان بەڵام کێشەکە لەو شوێنەیە کە نابێ ببێ بە هۆکاری سەرەکی لە بەرەوەی خۆی ئەدەب ئەوەندەی کە ئیشکردنێکە لەسەر وەکوتم یعنی ئەوەی ئیشکردنێکە لەسەر خەمی ئینسان و بە دیوە معنەوی و بە دیوەکە ناکرێونە ئیشکردنێک بێت لەسەر دیوە ڕووکەش و ماتریاڵ و یعنی ئەو دیوایەکە مادە پەرستە ئیشکالەکە لێرە ینی من لەوەیە لەگەڵ تۆنیم خات و ساڤۆ یعنی با بزانم کاک پێشەوە لەسەر ئەمە چیەڵە مەرجە مەسەلەی بە بزنسکردن یعنی تەنیا ئەم دیوە نەگەتیڤە ببینین کەیتر ئەم ئەدەبە ئەبێ بە ئەدەبی زەرد ئیترم بە ئەدەبە خاڵیە بێتەوە لە بەها باڵا ئینسانیەکان نەخێر خاڵی نابێتەوە لە بەرۆی کتێبی باش ئەدەبیاتی باش فکری باش فەلسفەی باش خۆی جێ ئاکاتەوە بەڕاستی بزنس بێ یا بزنس نەبێ زۆر باش کتێبێک کە تۆ بینوسیت بۆ بزنس بینوسی خوێنەر ئۆشیارە جێ ئەکاتەوە ئەم کتێبە باشە یا باش نییە ئەوە دوجار خوێنەرە بڕیارەیە کە ئەگەر باش نەبێ لە ڕووی ناوەڕۆک و تەکنیکی نووسین و هەموو ڕەگەزە پێکەنەرەکانی نووسین ناتوانێت بێ بە بزنسیش من حەزەکەم بەعکسەوە مامۆستا ببوورە من حەزەکەم ئەگەر بە دیوەکەی تریشا بێ با هەر ببێ با کتێب هەر بنووسێ و هەر چاپ بێ مادام کتێبە مادام بزنسە با ببێ لە تەنیشتی ئەوەوە شتی جدی ئەنووسێ لە تەنیشتی ئەوەوە کتێبی باشێتە ناو کتێبخانەی کوردیەوە بەس ئەگەر بگەڕێمەوە بۆ ئەساسی ئەوەی کە بۆ نمونە کتێبخانەکانی ئێمە کولتوری ئێمە چۆن خوێنەری ئێمە ئاوا ئاراستە بکەین ئەبێ کۆمەڵگەی ئێمە پەروەردەی ئێمە خێزانی ئێمە جارێ خەمێکی تری هەبێ ئەوەی کە هەمووی هەوڵبا کۆمەڵگەکە بک بە کۆمەڵگەیەکی خوێنەوار هەنگاوی یەکەم ئەوەیە هەنگاوی یەکەم ئەوە نییە کە کتێبی زەردمان زۆرتریا کتێبی جدی هەنگاوی یەکەم بەڕای منەوەیە تۆ ئەبێ کۆمەڵگەیەکی خوێنەوار دروستکەی چۆن ئەتوانی دروستیکەی لە پەروەردەوە توانی دروستیکەی لە هۆڵی خوێندنەکانە کتێبخانە هەبێت لە مناڵیەوە بە قۆناغە جیاوازەکان تەلەبەکان بە کتێب بناسێنی لەمسی کتێب کە چیرۆک بخوێنێتەوە بە دوایە بگەڕێ پرسیارێکی قورسی فەلسەفی فکری گردردونی لێ بکەیت و کتێبێکی بۆ دەربێنیت و وەڵامەکەی بۆ بخوێنیتەوە کە تۆ ئاراستەی بکەی پرسیارێکی کە لای کەس وەڵامەکەی ڕوون نییە لای تۆ دیار نییە لە کتێبێک ئایدۆزیتەوە عاشقی گەڕانیکەی عاشقی دۆزینەوەیکەی لە خێزانەکە تا بە هەمان شێوەک چۆن تەلەڤیزۆن هەیە وەک چۆن سەلاجە هەیە تاقمی دانیشتن هەیە کتێبخانە هەبێت کە چاوت کردەوە لەگەڵ هەموو ئەوشتانەیە تۆ کتێبخانە ببینی بەمە ئەتوانی کۆمەڵگەیەکی خوێنەوە دروستکەی کە توانیت ئەوە دروستکەی دوای ئاراستەکان خۆیان جیابنەوە دوای خۆیان نیە لەسەر ئەوەی کە تۆ چێ ئەتوانێت چی بخوێنێتەوە چێ ئەتوانێت کام کتێبە باشە کام کتێبە خراپەجێ کاتەوە و بەدڵنیاییشەوە کاریگەریەکەی دروستەکە لەو کاتە لەوەیە لەگەڵ جەناب ببم ئەگەر لە ئێمە خلافە یعنی چۆن بڵێ خەلەلمان لە پەروەردە و لە خوێندنی خۆشمانە هەبێ پەروەردەی خێزان یەکەم مەدرسەیە کە تۆ تیایە گەورابی و تیایە ئاشنای خۆتەبی تیایە ئاشنای کۆمەڵێک لەو شتە ئینسانیانە بی کە تا کۆتایی تەمەنە ڕێگێکی قوڵ لە تۆ ئازاکتون بۆیە بە دەرەجەی یەکەم پەروەردەی خێزانە کە تەسیری لەسەر ئەو یعنی ئاراستەکردنی ئەو تاکە هەیە و پاشان لە بۆ ستێپی دووەم لە بەرەو ڕووی گەشەکردنی تۆ بەڕووی دنیاە ئەنجا چێتە سەر پەروەردەی خوێندن لە بەرەو ناکە پەروەردەی خوێندن گرنگ نەبێ لە بەرەو یەکەم جار خێزانە دەست خۆش مامۆستا جعفەری شتە بفەرموو هەڵەیەک هەبوو لە شێوەی لێکدانەوەی مەسلەی بزنس و کتێب داهێنا مەرج نییە ئێمە وا بیر بکەینەوە تۆ شتێکە نووسی بۆی $10 وەرگری یان $100 وەرگری مەبەستەکە من پێم وایە مەزنترە لەوە یعنی ئەو کەسێک کە ئیسە بڵێنێکی کۆک و شکسپیر ئەو دەقانی نووسیوە خۆ کاتە نەبووتە ئەو شکسپیرێک کە ئێستا خەڵکەی ناسێ ئێستا یعنی ئیسە بۆتە بزنس کارەکە چکە کتێبەکەی ئەفرۆژە و شەقامی ئەوەی کە ماڵی شکسپیر لە ئیتایە لەگەڵ ئەو کاگەڤاڵە ڕۆژێک ڕۆیشتین من وتم ڕەنگە بە 10,000 کەس بێ ئەوەی کە هاتوو لە سراتفۆرد وت ڕەنگەوە 10,000 کەس بیانێ بچن سەیری ماڵەکەی شکسپیر بکەن وتم هەڤڵ 10,000 بێ کۆروجی 10,000 چی و 20,000 چی یعنی ئەوەنە خەڵکی لێبوو ئەمجا ئەو شەقامە هەمووی
کتێبخانەیە چایخانەیە خۆری و پیاڵانە هەمووی بەس شکسپیرە بە مەرگی شکسپیر و بە بێدەکەیەوە گەر چوبێتی تەژوورەکەی بزنس سەکرێ بۆ پەڕانەی ئیفرۆشە لە ماڵەکەی وەکو چاڵەنەوتە ئیساتە بۆ شاری ستراتفۆرد ئێستا پیرەمێردەکەی ئێمە خەریک بوو ماڵەکەیەکرا بە گەراج پیرەمێردەکەی ئێمە خەریک بوو تاقی ئەو کە کتێبەکانی داناکرا بە گەراج ئەکرێ پیرەمێرد بکرێ بە خێروبەرەکەت بۆ سلەیمانی نەکەر پیرەمێرد زۆر دوور نەڕێ ماڵەکەی شێرکۆ بێکەس ماڵی شێرکۆ بێکەس ماڵی کاگنە و شیروان حتا سیاسیەکان کاک ڕەنج بۆ نمونە نووسرە گەورەکانی دنیا عقدیان هەیە لەگەڵ ئەو چاپخانانەی کە ئیشیان لەگەڵاکەن نووسەرەکان بە ئیجباری ئەوێ بۆ نمونە ساڵی ڕۆمانێکیان هەبێت بۆ چاپخانەکانیان ئەمە بزنسێ ئەو بزنسەیە کە تۆ ئەیڵێ ئیجبارە کە ڕۆمانەکە بنووسێ بەڵام ئایا نووسەرێکی وەکو ئۆرەهان پاموکەوە عقدەی هەیە شتێکی خراپە نووسێ لە پێناو بزنس ئەگەر بینوسێ خۆی بزنس ئەزین چۆنیە ئەگەر لە ڕووی کواڵەتیەوە باش نەبێ خەڵک نایکڕێ منشڵام ببێ بە بزنس مەبەستمەوەە بەڵام نەک بزنسێ کاک هەژار عقدی هەیە یا کتێبخانەی غەزەل نووس عقدی کتێبی هەیە لەگەڵ نووسەرێکا کەچی سیرەکەی لەسەر ڕەفەکەی بەرامبەریە ئەویش زۆرتری فرۆشتۆ خێرەکەشی بۆ یەکێکی ترە کاگەژار عقدی هەیە لەگەڵ ئێستا ئێوە ئەزانن بەشێکی زۆری کتێبی ناو ئێرە مافی نووسەرەکەی دزراوە لە ژیانی شاماوە کتێبەکەی تەبعکراوەتەوە نووسەرەکەی یەدداما ئاوا سەیریەکە واز لە نووسەرەکە بێنە کاک نەڕەنج ئێمە کە خۆمان بەشدارین دەستگایەکی ڕسمیم کوردستانی کتێبمان هەیە کۆپیڕایتی لە ئۆرهان پاموک یان لە یۆستان گاردەر یان لە مەسەن پاتریک مۆدیانۆ لە خۆیتان فۆکۆ بەڵێ هەموویم کڕیوەتەوە دەستگایتر لەو بەرەوەی فرۆشێت هەر بەرامبەر خۆشە لەم پێشانگا لەم پێشانگایشە پار بە هەوڵێکی زۆر پێم کۆکردنەوە بەس ئەمساڵ ئیتر بەڕاستی چونکە هەمووی دایناوە تااقەتم نەمان بوو ویستم باسی سۆشیال میدیاش بکەین کاک قوتەیبا من ویستم بگەڕێمەوە بۆ پێشتر بکەم لەسەر دوو تەوەریتۆ ملاحەزەم هەبوو یەکەم باسی خوێندکارەکانی زانکۆت کرد کە ئەو بەحسانیان هەیە لەناو ڕەفەکان ئاماوەتەوە هیچ سوودێکی لێ نابینێ من هاوڕاتم لەگەڵ ئەوەیە دوو پرۆفیسۆرە و کاتە من مامۆستا بووم لە پەیمانگا دەرسم ئەوتەوە دوو پرۆفیسۆری میسری هاتن بەحسی یەکێ لە خوێندکارەکانی ئێمەیان برد ئیستا منهەجە لە جامعە عین شەمس ئەخوێنرێت لە میسر بەڵام لێرە هیچ احتیمامێکی پێ نەدراوە بە حەقەت یعنی ئەوە لایەنەکە کە بەڕاستی فەرامۆش کراوە هی دکتۆرایە ماستەریا بەکالۆریۆس هی بەکالۆریۆسە لەوێ کراوەتە منهەج دەرسی لەسەر ئەخوێنرێت لە جامعە عین شەمس کولی تیجارە بەشی محاسبە و لە علوم ئینسانیا چەند هەزار خوێندکارمان هەیە ئەوەندە توێژینەوەمان هەیە بەتەکید باشە خۆ سەدی دەی بە کەڵکی بازار نا زیاتریشی کاگڕنج مۆزایەکتر هەیە کە ئەبێ قسەی لەسەر بکەین بە حەقەت ئەمە خوێنەری کوردیش دابەش بووە هەر چۆن ئەحزابەکانمان دابەش بووە خوێنەریشمان دابەش بووە بۆ نمونە من لەسەر ئەوە باس یەکەم کۆمەڵە خوێنەرێکمان هەیە ئەگەر لە کتێبەکانی بەختیار عەلی و لە کتێبەکانی مەسەلەن لە ئەوانەی ئەندێشە نەبێ ناخوێنێتەوە کۆمەڵە خوێنەرێکمان هەیە ئەگەر کتێبە دینیەکان نەبێ هیچ کتێبێکی تر ناخوێنێتەوە ئەبێتە ڕەخنەگریش بۆ ئەو کەسانەیە کە کتێبێکی تر ئەخوێننەوە ئێمە مستەمعەکەمان کە دابەش بووە تەنها ئەوە نییە لەسەر ئاسی بڵێن ئەحزابی سیاسی دابەش بووە لەسەر مۆزوعی کتێبیش ئێمە دابەش بووینە لەسەر خوێندنەوەش دابەش بووینە ئەم لە پاڵ ئەوانەیە سۆشیال میدیاش بە حەقەت دەورێکی لە هەنە لایەنەوە سلبی بینیوە لە هەنە لایەنەوە ئیجابی بینیوە بەڵام لایەنە سلبیەکەی زیاتر بووە خوێنەری کەم کردوێتەوە وەڕەخنەگرێکی زۆری کتێبمان بۆ دروست بووە کە خۆی نەیخوێندوێتەوە تەنها ئەزانێ کە لە فڵان چاپخانە چاپ کراوە ئەمە بە کەڵکی خوێندنەوە نایە لەبەرەوەی تەسیراتی مەسەلەن ئایدیایەکی بەسەرەوەیە ئێمە ئەو مشکلانەشمان هەیە بە زۆر باشە بەڵام کاکەژار من پێنج خولەکەم ماوە ئەمێ خولەک و نیوەکی بم بە جەنابەت لەسەر سۆشیال میدیا پێدوانە سۆشیال میدیا ڕۆڵیشی هەیە لە ڕووی ڕکلامیەوە بۆ گەڕانەوەی خەڵک بۆ کتێب بەڕای من کاریگەرێکی پۆزیتیڤی زۆر گەورەی هەبووە لەبەرەوەی ئێمە هەمومان خزم و کەسوکارمان هەبووە پێشتر ئامرازەکانی خوێندنەوە گۆڤار بووە جریدە بووە ڕۆژنامە بۆ کتێب بووە و بەهۆی دووری نەگەیشتن نازانم هات و چۆمانە نەگەیشتوەتە هەموو ماڵک بەس ئێستا هەر کەسێک کە مۆبایلەکە یەکاتەوە ڕستەیەک وتەیەک بابەتێکی سیاسی جاری وایە نوکتەیەک وتارێک شتێکی باش یا شتێکی خراپ ئەخوێنێتەوە لێرە بوو بە خوێنەر ئەم کەسە بوو کە پێشتر هیچی نەبینیەوە بوو بە خوێنەر بەڵام لێرە ئەرکی دەستگاکانی چاپ و بڵاوکردنەوە ئەرکی دەستگا جددیەکان ئەرکی ئیعلام ئەرکی
نەزانم ئەو پێیجە جدیانەی کە تۆوتت ئەمەیە کە ئەم خوێنەرە کە بووە بە خوێنەرێکی هاکەزایی ڕووکەش ئاراستەی کرد بەرەو خوێنەری کتێبی ئیتر کتێب هەندێک تاوانیش بەرامبەر بە نووسەران و دەستگای چاپ هەیە بەڕاستی خەڵک بۆی نییە لە خۆی کتێبی خەڵک بکە بە PDF و ئێمە سیدیمان بۆ هونەرمەندێکی بەناوبانگی کوردستان چاپ کردو با ناوەکەی نەڵێم 40 میلیۆن دینارمان تیا سەرف کردووە بە پارەی خۆی و بە پارەی چاپخانەوە هەر ئەو شەوە ڕۆژەکەی کە بڵاومان کردووە شەو خراوەتە سەر یوتیوب و بڵاو کراوەتەوە بۆ کتێبیش هەیە بە PDF بەڵێ ئێمە 30 میلیۆن دینارمان لەو سیدیا زەرەر کردووە لە کتێبەکانیشمان هیچ کتێبێکمان تقریبا نییە کە نەکرابێ بە PDF و بڵاو نەکرابێتەوە گەنجێکە موبایلەکەی دەرەکات ئێستا بەرنامەی تا زۆر بەسیتە ئەیکا بە PDF بڵاوێکاتە وازەرە ئیشێکی قارەمانەتی کردووە بەس لە پاڵەمەیە نووسەرێک ئفلاس پێکات دەستگایەک ئفلاس پێکات چاپخانەیەکی فلاس پێکات هەزاران کەس یەک کتێب کە دێتە بەرهەم لە تایپیست و هەڵەچن و نووسەر و چاپخانە و حەماڵ و گواستنەوەەوە لەسەری ئەژی هەتا ئەگاتە ئامەد سوسیال میدیا فەیداوی زۆر هەیە وەکی باس کرد gelek kes dibine xwendewar her rojê tiştekî dixwînin wekî din tê nexwendana lê müşkila me Kurdistanê dîsam çin müşkilayê müesseseyê heye müşkilayê müesseseyê çi ye copyright meseletin heye nayê tetbîqkirin heqê nivîskar nayê te parastin eger li derekî din be yek kitêbekî dinê bê îcaze belav bike tê sizayekî zor gewre bigire û aslen gere nête qebûl kirin lêjber wî tîsa pêwîstiya me heye me polîsiyekî dizayn bikin tiştekî em ê çê bikin ku heqê nivîskar û berhemdan bête bi parastin bi hiqûqekî baş û bi hawaya ekonomî jî her wa destxweş mamostayê beres من پێم وایە ینی بە سوسیال میدیا بەگشتی ئەتوانێت دەورێکی زۆر زۆر ئەرێنی ببینێ لە هەموو بوارەکان بۆ هاندانی خەڵک بۆ کتێب خوێندنەوە بۆ فێربوون بۆ زانینی شتی باشتر بە سێرەکەی بەداخەوە لای ئێمە هەندێک هەیە هەندێک کەسەیە لانگری ئەوەن بەڵام لە پەناوە خەڵکێکی زۆر هەیە یعنی سوسیال میدیان بەگشتی بەکارهێناوە بۆ پێڕابواردنی خەڵک بۆ ناوزەڕاندنی خەڵک بۆ تۆمەت دروستکردن بۆ ناوزەڕاند بۆ زۆر شتی خراپ بەکار هاتووە کە زۆر زۆر گای داخ و ئەسەفە من زۆر جار ئەو نمونەیەنمەوە ئەڵێم لە وڵاتە ئەوروپیەکان کە داری بەڕوو ئەبینی ڕێک ئاوا چۆ بە ئەسمانە لای خۆمان ئەمەە خواروخێز بوو بەشێکی هەر ئەڵێ ئەمە دار بەڕوە ئەوش دار بەڕوە هەرچکە ناوی دار بەڕوە بەس ئەم خەزمەت کراوە ئەو مامۆستای گەورە دوا ببوورەوەڵا سەبارەت بە سوسیال میدیا من پێم وایە کێشەی ئێمە لەگەڵ سوسیال میدیا شێوازی ینی بە هەڵە بەکارهێنانی سوسیال میدیایە لەلایەن زۆرینەی خەڵکیان لەلایەن تاچی کوردەوە مەسەلەن ئێمە زۆربەی خەڵک دەکرێت لە ڕێگەی با بڵێن لە ڕێی ئینتەرنێتەوە یا وایفای دەتوانێت ئەو کتێبانەی کە بە پێویستی دەزانێت یا لە ئینتەرنێتە هەیە داونلۆدی کە بیخوێنێتەوە یان ڕۆژنامە بخوێنێتەوە یا سایتە جدیەکان بخوێنێتەوە بەڵام نا وەختەی زۆری خۆی بە چات و بە نامە و بە تەلەفۆن و ئانەوە سەرفەکەیانی ئێمە کێشەکە ئەوەیە وەختێکی زۆرمانەیە بەڵام نەمانتوانی وەختەکەی خۆماندا بەشکەین لە خەڵکی وڵاتە پێشکەوتەکان کەڵک لە وەخت دەبینن وەختی تایبەتیان دانەوە بۆ خوێندنەوە تەنانەت ئەو وەختانەش کە لە ناو قتاردان یا لە پاسدان یا لە وێزگەیە گۆستاوە چاوەڕوانی پاسە قتارە یا چاوەڕوانی یەکێک دەکە خەریکی کتێب خوێندنەوەیە یان ئایپادەکەی پێ یا تەلفۆنەکەی پێ کتێبێک دەخوێنێتەوە لە ناو ئایپادەکەی یا لە ناو تەلفۆنەکەی بەس لای ئێمە بە پێچوانە ئێمە کێشەکەمان ئەوەیە بە خراپ سوسیال میدیا و ئینتەرنێت بەکاردێنی سابقان دوا قسەت بە ئەگەر بگەڕێنەوە سەر سوسیال میدیا لە کۆتایی ئەوەی کە سوسیال میدیا بەکارێنێ هەرو تاکەیە کە پەروەردەیەکی هەیە بۆ ئێمە لێرا بێ پەنجە بخینە سەر ئەو پەروەردەیە کە بە باش بەیان بەخراپ بێ یعنی پەروەردەیەکی باشە ئایا ئەوەی کە ئێمە ڕۆژانە لە ناو سوسیال میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان بە عامە ئەیبینین پەروەردەیەکی باشیان خراپە بەرهەمی ئەوەیە کە ئێمە تایە دروست بووین
ینی بە شکڵێکی باش بەیان بە شکڵێکی خراپ دو قسە بە ئەوواڵم کە سوۆسیال میدیا ئالوودەبوونێکی جیهانیە زۆر وڵاتی دنیا بەو دەردەوە ئەناڵێنێ کێشەکەی ئێمە بۆیە گەورەترە لەگەڵ سوۆسیال میدیا ئەوەیە کاتۆتە ناو کۆمەڵگەیەکی نەخوێنەوارەوە پێش ئێمە پێش سوۆسیال میدیا پێش 2000ەکان پێش نازانم کەی کە سوۆسیال میدیاش نەبووە خوێنەوار بووین خوێنەر بووین یەک قسە هەژارترین کتێبخانەی دنیا کتێبخانەی ئەمێ لە ئەدەبی مناڵانە هەوڵێکت هەیە لەم بارەیەوە ئینشاڵڵا چاپیەکی ئەو چیرۆکانی کە بۆ مناڵ نووسیوتە بەم زوانە هەوڵەیە بەڵام بەڕاستی من زۆر زۆر خۆشحاڵم هەردووکتانم بینی لە نزیکەوە بیرەوەریەکانتان لێرەش فرۆشی زۆر بووە هەر بیرەوەریەکانی ئێوەنا بیرەوەری زۆربەی سیاست مەدارەکان هیوادارم سەرکەوتو تەمەندرێژ بن سەبارەت بە جەنابی شەکاتی خۆی شتێکشم لەسرم کتێبەت نووسی ئێستش بۆ تێناومەتەوە زۆر زۆر سپاست دەکەم بەڵام دوای ئەمە خەڵک چاوەڕێی ئەوەیە کرد بەڕاستی بۆ پەڕیتەوە بۆ ڕۆمان و بەشی دووەم و چونکە تۆ بەڕاستی پشکۆ نەجمەدین و چەند کەسێکی تر هەتا مامۆستاژ لە ڕووی زمانەکەیەوە شتێکی ئیبداعی جیاوازتان کرد خۆزگە ناوەسڵانە لەمە دووبارە بەخێربەی سەرچاوەکەی من ناومە ڕۆژێکە من و مامۆستا پشکۆ هەڤاڵ بەیەک و دانیشتبوون لە مێرگەپان وتم ئێمە حەقە ناومان بنێن سێ کوچکەی نێوزەنگ بەخێر بەن سەر چاوەکانم کات بەڵێ وەک داواکاریم هەیە لە نووسەران و لە هەموو چاپخانەکان کە ئاوەڕێک بدەنەوە لە چاکسەزی گەورانی سلێمانی کتێبخانەیەکی باشیان هەیە لە بەرهەمەکانیان بێبەشیان نەکەن لە سەر چاوەمرەکەیت گەیشت داواکاریەکەت هیوادارم بەشی پلانی ڕوودا و گوێی لێبوو بێ و کاتێکی خۆش بینەرانی ێژا خۆشحاڵم ڕوودا و گرنگی بەم کتێبخانەیە و بەشی پلان 2 ساعتی بەندەشی دیسان بەخشیەوە بە پێشانگای کتێب لە سلێمانی کاتێکی خۆش بۆ ملاکان چەند ڕۆژی ماوە 5 ڕۆژی ماوە هیوادارم خەڵک لە شارەکانی ترەوە لە کەنارەکانەوە لە گەرمیانەوە لە دەڤەری پشدەر و ڕانیە و قەڵات زێ و ئەوانەوە سەردانی ئێرە بکەن پڕە لە کتێبی باش کاتێکی خۆش دووبارە بەخێر لەسەر چاو